خۆشحاڵم کەوشە لە خزمەتتاندام دەربارەی قسەکردن و مناقەشەکردنی بابەتێک کە بابەتێکە کەم تا زۆر هەر دەرچوویەکی دەرووناسی لەوانەیە بەریەکەوتنێکی لەگەڵ هەبێت لە ژیانیدا و بەڕاستی ینی جگەل لە دەرچووی دەروونزانی ژێمە بەڕاستی کەسانی ئاسایش بەڕاستی پێویستە بای ئەوە تێگەیشتمان هەبێت کە چۆن مامەڵە لەگەڵ ئەو حاڵەتانە بکەین مەسەلەی خۆکوژی لە دنیادا کە ئەوڕۆ بابەتێکی سەردەمیە و گرفتێکی جیهانیە بەڕاستی بۆتە یەکێک لە هۆکارە هەرە گەورەکانی مردن لە دنیادا لاماوێ لە 12یان دێمین هۆکارەکاندایە و بەڕاستی ینی ئیشکردن لەگەڵ کەسانێک کە مەسەلەی سویسایدیان کە فکرە یاخود ئاکتیڤ یان فکرێکی چالاک یان پلانێک یان هەوڵێکی خۆکوژیان هەیە لە ژیانیاندا بەڕاستی شتێکی پڕسەرکێشی و چالنجفوڵە ینی بەڕاستی جوهدی دەوێت بەڕاستی سەرکێشی دەوێت و لە زۆر کاتیشدا تۆ ناتوانی وێنای ئەوە بکەی کە هەموو کاتێک باشترینی چونکە ینی لە هەر لایەکەوە تۆ دەڕۆی شتی زیاترێت چونکە مەسەلەی خۆ لە ناوبردنیان مەسەلەی خۆکوژی لای کەسەکان من پێم وایە زۆر جار لە مەسەلەی خۆکوژیدا کاتێک کەسێک ڕێگایەکی نوێ باز دەکات ینی زۆر جار تۆ دەحەپەسەی تاکو ئێستا نەتبیستوە کە بەو شێوازەش دەکرێت هەوڵی خۆکوژی بدرێت بۆیە لەسەر ئەو ئەساسە بەڕاستی پێم وایە ئیشکردن لەگەڵ ئەو کەسانە قورسە جگە لەوەش زۆربەی جار کەسەکە کە خۆکوژی لەگەڵ مەسەلەی خۆکوژی حاڵەتێکی تری دەرونی شێت ئایا بۆ دەرلاینە ئایا بایپۆلەرە بەرحاڵ نامێ زۆر درێژە بە بابەتەکە بدەم ئەگەر پرسیارێک شتێکە بۆ حەز دەکەم تاخیری بکەن یان دوای بخەن بۆ ئەو کاتێک کە لە بابەتەکان تەواو دەبین ئەو کاتی ئینشەڵڵا مناقەشەی دەکەین بگورن خۆکوشتن و ڕێگریکردن لێ یان خۆکوشتن و گری لێکردنی تەمان ئێمە ئەگەر بگەڕێینەوە بۆ مێژووی خۆکوشتن تقریبەن مێژوویەکی یەکجار دوور و درێژیە کە دەگەڕێتەوە بۆ چەندین ساڵ پێش زاین و کردەی خۆکوشتن هەر وەک لە ناوەکەیە بوونیاتوە خۆکوشتن بە کۆتایی هێنانی ژیانی کەسێکە لەلایەن خۆیەوە و لە ئەنجامی کردەی کەسەکە خۆیەوە ینی کەسەکە خۆی بکەری کردارەکەی کە بە خۆکوشتن کۆتاییاتوە و زۆربەی جاریش دەزانێت کە دەرەنجامەکەی ئەگەر بکوژیش نەبێ کوشندەیە بۆیە سەریکە مەسەلەی خۆکوشتن یەکەمیان دەبێ هەوڵەکە لەلایەن کەسەکە خۆیەوە بێت ئەو لە ئەنجامی کردەی کەسەکە خۆیەوە بدواتە و دەزانێت کە دەرەنجامەکەی کوشندەیە ینی ئەگەر کەسەکە نەژمرێت بریندار دەبێت دانی کەم کۆمەڵێک سەقەتی بۆ دروست دەبێت و کردەیەکی خۆویستانە ینی شتێک نییە تۆ بە زۆر پێت بکەن و بڵێن خۆی کوژ ینی ناتوانانی بە زۆر وا لە کەسێکەکەی کە خۆی بکوژێت بۆیە کردەیەکی خۆویستانەیە ینی بەڕەغبەتی خۆیەتی کەسەکە دەیکا و کەسێک کە دەیکات دەزانێت چی دەکات و دەرەنجامەکانیش پێشبینی کراون تا ڕادەیەک بۆی یەک لە حسەبم بورم بۆیە جاگەر تێبینی بکەین دوورکاین یان دوورخاین کە زۆر جار لە مەسلەی لە فیڵدی سۆشیال سایکۆلۆجیدا ناوی دێت کە یەکێکە لە دەروونزانە کۆمەڵایەتیە مێژوویە بەناوبانگەکان وا پێناسی خۆکوشتنی کردووە کە لە یەکەم مەقتەعدا کراوە و دواتر زانایانی تر دواتر دەروونزانانی تر بەو شێوازە لێکیاندایەوە کە وشەی خۆویستیان بۆ زیاد کرد ینی تاڕادەیە ئەگەر تێبینیش بکەین لەو بەشەدا کە کەسێک دەیکات دەزانێت چی دەکات و دەرەنجامەکانیش پێشبینی کراون هەرچەندە تا ئێستا ئەو بابەتە لەو پێناسەیەدا جێگەی مناقەشەیە بەڵام تا ڕادەیەک دەربارەی ئینسایت قسە دەکات کە کەسێک دەزانێت چی دەکات
و دەرەنجامەکانیش دەزانێت چین ئەین تا ڕادەیەک لێرە قسەمان لەسەرەوە بۆ دەکات کە کەسەکە پێویستە وعی هەبێت پێویستە ئاگاداری خۆی بێت کاتێک بۆ ئەوی بە خۆکوشتن دابدرێت دوای ئەوە لە ئینسیکلۆپیدیای بریتانیکا وها پێناسەکراوە کە زۆر بە کورتی خۆکوشتن کردەی کۆتاییهێنانی خۆویستانەی کەسێکە بە ژیانی خۆی یان کردەی کۆتایی پێهێنانی خۆویستانەیە بە ژیانی کەسەکە خۆی یا تا کەسەکە لەلایەن خۆیەوە هەوڵی بدات. بەڕاستی من وەکو شتێکی ئەوە پێناسەکەم دانا وەکو تەنها لەوانێت دەواازەیەک بێ بۆ چوونە نێو بابەتەکە ئاگینا زۆر مەبەستن نییە چکە خۆکوشتن هە لە ناوەکەیەوە گەرێمە تێبینی بکەین دەزانین کە لە دوو شەپێک دێ وشەی بە ئینگلیزی وشەی سوی لەگەڵ وشەی ساید سوی واتە خود و ساید واتە کوشتن لە ناوبردن و لەگەڵ ئەوانەشدا بۆ ئاسانتر ناسینەوەش ئێمە وشەی جینۆسایدیشمانەیە کە بەمانای کوشتنی بە کۆمەڵ دێت و لە هەمان کاتدا وشەی هۆمیسایدمان هەیە هۆمیساید بەمانای کوشتنی کەسێکی تر. جا بابزانین ڕێکخراوی تەندروستی جیهانی چی دەڵێت دەربارەی خۆکوشتن دەڵێت خۆکوشتن کردەیەکی خۆویستانەی ژیانی کەسێک خۆەتی یەکەم خاڵ پێویستە کردەیەکی خۆویستانە بێت و دوای ئەوە هەوڵی خۆکوژی جیا کردوتەوە ڕەفتارێکی خۆکوژی ناکوشندەیە و لەوانەیە دەرەنجامەکەی کوشندە بێت یان نا ینی سەیریکە کردەی خۆکوشتن لەگەڵ هەوڵی خۆکوژی دوشتی تەواو جیاوازن ئەمە دەکرێت کەسێک هەوڵی خۆکوشتنی دابێت بەڵام نەبربێت بەڵام ناکرێت کەسێک خۆی کوشتی بێت و نەمرد بێت بۆیە ینی ئاستەکان کە دواتریش دێنە سەریان ڕوونتر پێویستە لێکیان جیا بکەینەوە وەکو کردەی خۆکوشتن کردەیەکی خۆویستانەی کوشتنی کەسێکە لەلایەن خۆیەوە بەڵام هەوڵی خۆکوژی ڕەفتارێکی خۆکوژی ناکوشندەیە ئەو دەکرێت دەرەنجامەکەی کوشندە بێت یا خودنا واتە زۆر جار هەوڵدان شەر نییە دەرەنجامەکەی خۆکوشتن بێت شەر نییە بە خۆکوشتن کۆتایی پێبێت بۆیە ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەو دوو ئاستی خۆکوشتنی لێکجیا کردوتەوە و ڕەفتارە خۆکوژیەکان بەگشتی ئەگەرێمە پێناسیان بکەینیان ئاستەکان دیاری بکەین وەکو ئەمە کە دەڵێن سویسایدڵ بیهێڤیەر ئەو ڕەفتارانەی کە خۆکوژین چی و چی دەگرنەوە یان بەمانایە چتر چۆن مەترسیەکانی خۆکوشتن هەڵسەنجێنین یەکەم شت تۆ پێویستە بیری خۆکوژی لە کەسەکەدا هەڵسەنجێنی و بەڕاستی لە هەندێک حاڵەتیشدا پێش بیری خۆکوژیش پێویستە ئێمە هەڵسەنجێنین ئایا کەسەکە تا چەند خۆزگەی بە مردن خواستووە چکە پێم وابێت یەکەم بازنەی خۆکوشتن خۆزگە خواستنە بە مردن یعنی کەسەکە حەز بە نەمان دەکات بەڵام هەوڵی نەداوە کە ئەو نەمانە لەلایەن خۆیەوە بێت بۆیە لە زۆر سەرچاوە ئاماژە بەوە کراوە کە خۆزگە خواستن بە مردن دەکرێت ئاستی یەکەمی خۆکوشتن بێت دەکرێت بازنەی یەکەمی خۆکوشتن بێت کە بەگشتی پێنج بازنەیە دوای ئەوە کە بە کەسەکە پێی لێ دەپرسی بۆ دەڵێ ئایا تا ئێستا هەبوو خۆزگە بە مردن بخوازی بەڵام ئاگادار یەک شت بین لەو هەڵسەنگاندنەدا ئێمە دەزانین لە کۆمەڵگەی لە کلتور و کۆمەڵگەی کوردیدا زۆر وشەمان هەیە کە وەکو لەوغەتێک خومان پێوەگرتووە زۆر جار لەوانەیە دەتوانم بڵم بەشی زۆر زۆری قەومی کورد خۆزگەی بە مردن خواستووە بەڵام شتەکە تەنها وەکو ڕاهاتنێک بووە یان وەکو فێربوونێک بووە ئەوە نەبوو کە لە ناوەڕۆکدا خۆزگە بە مردن بخوازێت جابەیە بەڕاستی پێم باشە کاتێک تۆ پرسیار دەکەی دەربارەی خۆزگە خواستن بە مردن پێم وابێ پرسیارەکە وا جوانترێ کە لێی پرسی تاکو ئێستا هەبووە تۆ لە ناخەوە خۆزگەت خواست بێت بە مردن ئۆتۆماتیکی کەسەکە ئەنی ئاراستە دەکەی بۆ ئەو خاڵانەی کە زۆر بەجددی زۆر بە تامەزرۆیەوە خۆزگەی بە مردن خواستووە دوای ئەو ئاستا دەیە سەر بیری خۆکوژی
ئایا قەت هەبوو لە ژیانتدا بیرت لەوە کردبێتەوە کە هەوڵی خۆکوژی کە کۆتایی بە ژیانی خۆت بێنی لە ڕێگەی خۆکوشتنەوە؟ طبعا ئەوە بازنەی دووەمیانە. ئەگەر لێرەوە هیچ شتێک نەبوو تۆ ینی ئەگەر لە بیری خۆکوژیدا کەسەکە وەڵامەکەی نەبوو هەر لێرەوە پێمان دەڵێت کە هەڵسەنگاندنەکە دڵخۆشکەرانەیە، بەڵام ئەگەر وەڵامەکە بەڵێ بوو زۆر جار پێویست دەکا بچین هەڵسەنگاندنی دواتر و بازنەی دواتری خۆکوژی کە پلانە. لە پلاندا ئێمە لە کەسەکە دەپرسین ئایا پلانێکی جددی داناوە بۆ ئەوەی ئەو فکرەیە کە هەتا بیکەیە کردار ئەنجامی بدەیت، یاخود بە دیوێکتردا باشە تۆ کە بیری لەوە کردوتەوە خۆت بکوژی دەتوانی پێم بڵێ چۆن بیرت لێ کردوتەوە، واتە کەی لەکوێ بەچی چۆن ئەو خۆکوشتنە جێبەجێ بکەی. لەوێدا تۆ پلانەکە بە کەسەکە ئاشکرا دەکەیت. بازنەی سێم هەوڵی خۆکوژیە کە پێش کۆتا قۆناغا ئەو کە دەکرێت کەسێک هەوڵی دابێت بەڵام بە خۆکوشتن کۆتایی نهاتوێت و دەشکرێ هەوڵی دابێت و خۆکوشتنەکەش سەرکەوتوو بێت و کۆتایی پێهاتوێت. و دوای ئەوە بازنەی چوارەم یاخود لە هەندێک شوێنێک بازنەی پێنجەم ناوی هاتووە خودی خۆکوشتن خۆیەتی جێبەجێکردنەکەیەتی کۆتایی هێنانەکەی با بڵێن. جا ڕێکخراوی تەندروستی جیهانی کە ساڵی 2012 بابەتێکی زۆر جوانی دەربارەی ئەو مەوزوعە پۆست کردووە و شەیر کردووە، بازنەکانی خۆکوشتن یان ئاستەکانی خۆکوشتن یان ڕەفتارەکانی خۆکوشتن دابەش دەکاتە سەر ئەو چوار ئاستا. لێرەوە پرسیارێک دروست دەبێت، ئێمە لە جیهاندا کاتێک ئاوا بە وردی و بە جددی باسی خۆکوشتن دەکەین یان کاتێک خۆکوشتن لە جیهاندا بابەتێکە ئاوا بۆتە هۆکارێکی گەورەی مردن و دواتر دێنە سەر داتایەکان کە چەند باو و چەند بڵاو، ئایا بەڕاستی خۆکوشتن نەخۆشیە یاخود نیشانەیە؟ تاوەکو ئێستا ئەوەی لە بەردەستە تا ئەو لەحزەیە خۆکوشتن نیشانەیە، نیشانەی نەخۆشیە. بەڵام لە چاپتەری سێمی DSM-5 دا کە لە بەردەستە لە بەشی سێم کە عادەتەن بەشی سێم ئەو بابەتانە دادەنرێن کە پێویستیان بە لێکۆڵینەوەی ورترە بۆ ئەوەی بچەسپێندرێن، بۆ ئەوەی کۆنفیرم بن. بۆیە لەو بەشەدا ڕەفتاری خۆکوژی و خۆبریندارکردنی ناخۆکوژیانە زیاد کراوە. واتە چۆن suicidal behavioral disorder ئەوە شتێکی وایە لەگەڵ non-suicidal self-injury ئەوانە پێشنیار کراون کە توێژینەوەی زیاتری لەسەر بکرێت، چکە دەکرێت وەکو نەخۆشیەکی سەرەتایی بوونی هەبێت. واتە سەیری کە دەمەوێت لێرە لەسەر و خاڵە بوەستم. کەسەکە زۆر جار دێتە لای تۆ لەوانەیە تەشخیصی حاڵەتێک وەرنەگرێت، بەڵام لەگەڵ ئەوەشدا خۆکوژیە، حاڵەتی خۆکوژی هەیە، یان خۆ ئازاردانێکی خۆبریندارکردنی ناخۆکوژیانە ئازاردانێکەیە، بەڵام مەبەست لێی خۆکوژی نییە. جاگەر تێبینی بکەیت لە DSM-دا ئەو دوو بابەتە پێشنیار کراون بۆ لێکۆڵینەوەی زیاتر لەسەری. واتە ئەتیجاهەکە لەوانەیە بەو شێوەیە بێت کە لە داهاتوودا خۆکوژی وەکو حاڵەتێکی سەربەخۆ مامەڵی لەگەڵ بکرێت. ئەوەی خۆبریندارکردنی ناخۆکوژیانە کە لێرە دامناوە مەبەستی من تەنها ناساندنێکی ڕێگەی ڕازناساندنی ڕێگەیەکی خۆ ئازاردانە، ینی دەکرێت کەسەکە سێڵ هارمی هەبێ بەڵام مەبەست لێی خۆکوشتن نەبێت. کەواتە دەربارەی ئەو پرسیارە خۆکوشتن نەخۆشی یان نیشانەیە، تاکو ئێستا نیشانەیە، بەڵام وها پێشبینی دەکرێت کە لە چاپەکانی دواتردا ببێت بە نەخۆشیێکی سەربەخۆ وەکو نەخۆشیێکی سەربەخۆ مامەڵی لەگەڵ بکرێت. ئامارەکان لە جیهاندا
طبعا ئەگەر ئێمە بین وڵات بە وڵات دایبنین ناکرێت بەڕاستی ئەو هەموو شیکردنەوە ئەو هەموو داتا لەو هەموو وڵاتە، بەڵام بە شێوازێکی گشتی ساڵانە لە جیهاندا 800,000 کەس خۆی دەکوژێتەوە تا 800,000 کەس بە مردن دەمرێت وە 20 ئەوەندەی مردنەکە هەوڵ دەدرێت. جا ئێمە با سەیری بکەین وە دڵنیاش بن لەوەی چەندەها ئەوەندەی هەوڵدانەکەش فکرە بوونی هەیە. تەنانەت لە بەشێک لە سەرچاوەکاندا ئاماژە بەوە دەکا کە لاموا بێت سەداچلی گەنجان جارێک لە جارەکان لە ژیانیاندا فکری خۆکوژی بە مێشتیاندا دێت. ئەو جا ئێمە هەر بۆ نمونەیەکی بەسیط ئەو شەوەی کە خەریکی ئامادەکردنی ئەو بابەتە بووم، 20 زەربی 800,000 کرد، یعنی 1 ملیۆن بگورن 16 ملیۆن هەوڵی خۆکوژی هەیە ساڵانە لە جیهاندا. باشە ئەگەر 16 ملیۆن هەوڵە بێ ئەی دەبێت چەند فکرە هەبێت، چەند کەسە بێت کە فکرەی ئەکتیڤی هەیە، چەند کەسێک کە فکرەی ناچالاکی هەیە. جابۆیە بەڕاستی ڕێژەکە زۆرە و لە بەرزبوونەوەشدایە، واتە بەپێی 800,000 کەسە لە هەر چرکەیەکدا لە جیهاندا کەسێک بە خۆکوشتن کۆتایی بە ژیانی دێت. واتە کە ئێمە نزیکەی 23 دقەیە قسە دەکەین، زەربی 60 لەوەتەی دەستمان پێ کردووە لە هەر چل چرکەیەکدا، یعنی لەوەتەی ئێمە قسە دەکەین زیاتر لە 20 کەس خۆی کوشتووە لە جیهاندا. بۆیە بەڕاستی ینی کارەساتە، بەڕاستی قەیران و ئاڵنگاریەکی گەورەیە لە هەموو دنیادا بابەتی خۆکوشتنی ئێستا. ئەوە داتایکی تازەشە کەی ساڵی 2023 کە ڕێکخراوی تەندروستی جیهانی باسی کرد. بینە سەر عێراق لە ساڵی 2019دا 590 کەس بە خۆکوشتن کۆتایی بە ژیانیان هاتووە و 1112 هەوڵدان هەبووە و زۆرینە واتە 180 ڕەگەزینێ بوون، 120ەکەی تر ڕەگەزینێرن. واتە لە هەر ڕۆژێکدا تقریبەن 1.36 کەس واتە زیاتر لە کەسێک مردووە بەهۆی خۆکوشتن لە عێراقدا. ئەگەر بەگشتی جیهان وەرگین ئێمە گوتمان لە هەر چل چرکەیەکدا لە هەر چل سانیەیەکدا، بەڵام لە عێراقدا لە هەر ڕۆژێکدا کەسێک زیاتر خۆی دەکوژێت، واتە دەتوانین بڵێین بە 4 ڕۆژ بە 3 ڕۆژ 4 کەس خۆی دەکوژێت، شتێکی وا دەربچێت. وە لە هەر ڕۆژێکدا 3 هەوڵ هەبووە هەر لە عێراقدا، ئەوە لە ساڵی 2019. و لە ساڵی 2018دا ئێمە با سەیری ڕابردووتر بکەین، 519 کەس هەوڵی خۆی کوشتووە یان بە خۆکوشتن کۆتایی بە ژیانی هاتووە، و لە ساڵی 2017دا 422 کەس. جا سەیری کە 2017 422 کەس بووە، 2018 519 کەس بووە، 2019 590 کەس بووە. طبعا هەر ئەوەندە داتایە بەردەستە، لە دوای ئەوە شتێکی وام نەدۆزیەوە کە ڕسمی و پشت پێبەستن بێت. ینی سیرکە لەو 3 ساڵەدا لە 422 کەسەوە بووە بە 590 کەس، یعنی تقریبا 170 کەسێک زیادی کردووە. جابۆیە کە دەڵێن ساڵانە ڕێژەی خۆکوشتن لە جیهاندا لە زیادبووندایە، بەگشتی لە عێراق هیچ گومانێک تێدا نییە کە لە زیادبووندایە بەهۆی ئەو بارودۆخانەی کە ڕوویاندا و کە تێپەڕین. جا بمبورن من یەک لینک هەیە چۆن ئاستی مەترسی خۆکوژی کەسێک هەڵسەنجێنین. یەک لەحزە بەس بە لینکەکە بکەمەوە، کۆمپیوتەرەکەم بەڵی لە خەیاڵم نەبوو ئەویان بکەم. باشە،
نازام ئەگەر شاشەکە دیارەت کە ئاگادار بکەنەوە سپاسمان دەکەم. ئەلۆ زۆر باشە دەستخۆش. ببورن لەبەر کەمی کات مەجال نەبوو پێویستە بەڕاستی بابەتێکی پێویستە بۆ تەرجمە ئیش لەسەر کردن. کورتە شتێکی زۆر کورت و زۆریش مانادارە. ئێمە کورتکراوەیەکمان هەیە بۆ ئەوەی هەڵی بسەنجێنین ئایا کەسێک تا چەند لە مەترسیدایە. کورتکراوەکە پێی دەڵێن سادپێرسنس هەوڵێکە بۆ ئەوەی کە ئەو کەسانی سایکیاتریست نین، ئەو کەسانی کە پزیشکی دەرونی نین بتوانن ریسک و مەترسی سویساید هەڵبسەنجێنن لە کەسەکاندا. چەند شتێک هەیە کە لێرە ئاماژەی پێداوە بەورتر ئەگەر خۆتان سێرچی بۆ بکەن دەیبیننەوە. چەند شتێکی داناوە ئێسەکە بۆ سێکسە بۆ جێندەرە، وایە کەسەکە مەیڵە یان فیمێڵە کەوە لە مەترسیدا ئەوەی کە لێرە دیاریکراوە مەیڵ واتە لە مەترسیدایە کە عادەتەن بۆ ئەو بۆی منەتەوە هەڵسەنگاندنەکە دەکەی ئەگەر کەسەکە مەیڵ بوو ڕقەمێکی دەدەی سکۆری 1، ئەگەر فیمێڵ بوو سفری دەدەی. دواتر خۆتان گەڕن وردەکاری زیاتر لەسەر سادپێرسنس بەدەستێنن. بۆ تەمەنی 19 بۆ 45 تەمەنێکە کە مەترسیدارە. بۆ دیەکە ئاماژێشن، پیەکە ئاماژەیە بۆ پریڤیەس ئەتێمپت واتە هەوڵدانی پێشوو، کەسێک کە پێشتر هەوڵی دابێت بە دڵنیاییەوە لە مەترسیەکی زیاتردا ئێستا. و ئاماژەیە بۆ ئیثانۆڵ و ئاماژەیە بۆ ئیثانۆڵ واتە بەکارهێنەری مادە. و ڕێشنال تینکینگ لۆز کەسەکە کە کێشەی بیرکردنەوەی هەیە و کە ڕێشنال تینکینگ واتە بیرکردنەوەی لۆژیکیانە و مەنتیقیانەی توانای بیرکردنەوەی لۆژیکیانە و مەنتیقیانی لەدەستداوە. و لاکینگ ئۆف سۆشیال سەپۆرت کەمی پاڵپشتی کۆمەڵایەتی، ئۆرگەنایزد پلانێکی ڕێکخراو، نۆ پارتنەر واتە ئەو کەسانی کە سینگڵن لە مەترسی زیاترتان و هەبوونی نەخۆشی درێژخایەن. هەر یەک لەو کەلیمانەی چەمچی سادپێرسنس ئاماژەیە بۆ لایەنێک بەو شێوەیە کە ڕوون کراوەتەوە. جا لە کۆتاییدا پێ دەڵێ ئەگەر سکۆرەکەی لە نێوان 0 بۆ 2 بوو با کەسەکە لە ماڵەوە بێت بەڵام متابعەی بکە فۆلۆپی بکە. ئەگەر لە نێوان 3 بۆ 6 بوو ئەدمیتد بە لای خۆتان بێ و discharge with appropriate follow-up یان بڕواتەوە بەڵام زیاتر لە کەسێک کە سکۆرەکەی 0 بۆ 2 واتە زیاتر لە هەفتانە باشترە لە سکۆری 3 بۆ 6 تۆ هەفتانە چەند جارێک کەسەکە ببینی. ئەوە کە لە حەوت لە نێوان حەوت تاکو دەبوو ئەو کات تۆ کەسەکە داخلی خەستەخانە دەکەی. دەرەجە پێدانەکان دووبارەی دەکەمەوە بەو شێوەیە. ئەگەر سەیری بکەین لێرە بۆ بابەتی سێکس کام ڕێگە زیاتر لە مەترسیدا وشەی مێڵ طبعاً تۆ کە مێڵە دەبژێری ڕقەمیەک دادنەی واتە کەسەکە سکۆرێکی وەرگرتووە ئەوە نمرەیەک. ئەگەر لە نێوان 19 بۆ 45 بوو ئۆتۆماتیکی کەسەکە لە مەترسیدا دەبێت، ینی ئەوە جارێکی تر ئەوە 2 دەرەجە. ئەگەر دیپرێشنی هەبوو ئەوە 3، ئەگەر هەوڵی پێشووتری هەبوو ئەوە 4. ئەگەر بەکارهێنەری مادە بوو ئەوە نمرەکانی بەو شێوازە زیاد دەکاوە لە حاصل. و شوێنی تریشەیە پێگوتووی کە چۆن ئیش لەگەڵ ئەو حاڵەتانە بکە.
ئەوە کۆمەڵک ڕێنماییە کە تێیدا نامێ بچمە سەر وردەکاری و کاتەکەمان زۆر بڕۆ، بەڵامەوە مقیاسێکی کورت و باشە بۆ ناساندنی دیاریکردنی ئاستی مەترسی کەسێک. و لەو حاڵەتەشدا بۆ منە دەرکەوت کە کەسەکە خەمۆچی هەیە، یەکێکە لە مەترسیەکان. ئەو کات تۆ دێی ئاستی توندی سویسایدەڵەتیەکەی دەپێوی، ئاستی ئەوەی دەپێوی کە ئایا ئەگەر فکرەکە تا چەند بەهێزە. تەڵەن ئێمە دەزانی کۆمەڵک پێوەرمانەیە لەوانە پێوەری بێ کە من خۆم بەکاری دێنم پێم شتێکی گونجاوە بۆ هەڵسەنگاندنی خۆکوژی، واتە بەتەنها پشت بەوە مەبەستە، چکە زۆر جار لەوانەیە هەموو شتێک پێ نەڵێت، بەڵام ئۆتۆماتیکیەن بەرچاوڕوونیەکی باشە بۆ ئەو کەسانەی کە با بڵێن سایکاتریست نین یان نەن پرۆفیشنەڵن. ئەو پەیوەندی نێوان خۆکوژی و نەخۆشیە دەرونیەکان ببوورن کە نووسراوە خەمۆچی، پەیوەندی نێوان خۆکوژی و نەخۆشیە دەرونیەکان حەزم کردوابەتێکی لەسەر بووە. تەڵەن لەوانەیە بەشێکی زۆرتان ناوی مارتن سلیگمانتان بیست بێت. سلیگمان پێی وایە ١٧٠ بۆ ٨ هەموو ئەوانەی خۆیان دەکوژن کێشەکە خەمۆچیە، بەدەست خەمۆچیەوە دەناڵێن و لە قۆناغی خەمۆچیدا ئەو بڕیارە دەدەن. و بەپێی ئامارێکی ڕێکخراوی تەندروستی جیهانی 90% ئەوانەی کە خۆکوژین گرفتی دەرونیان هەیە، یعنی زیاتر لە قسەکەی سلیگمانیش. ئەو بە تایبەت خەمۆچی و بەکارهێنانی مادە هۆشگۆڕەکان کە ئەوە کۆمەڵی دەروونپزیشکی ئەمریکی ساڵی 2006 بڵاوی کردوێتەوە. و ڕێژەی خۆکوژی لە ناو نەخۆشانی دەرونی لە کۆریا بۆ نمونە 5.13 ئەوەندە زیاتر بۆ لە کەسانی ئاسایی. یعنی ئەگەر لە کەسانی ئاساییدا ڕێژەی خۆکوژی 1% بواە، بەدڵنیاییەوە لە نێو ئەوانەی کە نەخۆشی دەرونیان هەیە 5 ئەوەندە زیاتر دەبوو. و بەرزترین ڕێژە لە ناو پەشێوی سایکۆسس، واتە پەشێوی سایکۆسەکان، سکیزۆفرینیا و گروپەکانی، و دوو جەمسەری بایپۆلەر و بەکارهێنانی مادە تەبەن بە ڕیزبەندی، واتە زۆرترین ڕێژەی خۆکوژی لە کۆریا لە نێو سایکۆسسدا بوو، دوای ئەوە لە نێو بایپۆلەر، دوای ئەوە لە نێو بەکارهێنەرانی مادە، دوای ئەوە لە نێو خەمۆچی و دڵەڕاوچیە و دواتر گرفتەکانی خەو بە پێی توێژینەوەکانی سۆنگ و هاوڕێکانی لە ساڵی 2022 ببوورن. نیشانەکانی خۆکوژی تەڵەن چەند نیشانەیەک هەیە کە ئاگادارکەرەوەیە کەسێک هەی بوو تۆ دەبێت ئاگاداری کە نیشانەی خۆکوژیە. تەڵەن ئێمە وشەی سایمان هەیە و وشەی سمتممان هەیە لە ئینگلیزیدا، واتە دەکرێت کەسەکە خۆی نیشانەکان تێبینی بکات و دەشکرێت کە بەرامبەر تێبینی بکات. بۆیە بەگشتی هەردووچی لێرە بە تێکەڵاوی بەکار هاتووە ئەو نیشانانەی کە ڕەفتارین any radical or unusual changes in terms of mood، گۆڕانکاری نائاسایی و گۆڕانکاری گەورە لە میزاجی کەسەکەدا، لە ڕەفتارەکانیدا، لە ئەتیتیودەکانیدا، و dangerous driving یان شوفێری دەکا بەڵام زۆر بە مەترسیانە، چەندین جار تووشی حادیسە بووە. تەبان پێمان دەڵێ کە کەسەکە لەوانە نەتوانێت بە ڕێگایەکی ڕاستەوخۆ خۆی بکوژێت، بۆی زۆر جار پەنا دەباتە بەر سیاقەتکردن و بەڕاستی لە ئیشکردنیش لە مەسەلەی بینی نەخۆشدا زۆر جار ئەو نمونانەتان دێنە بەردەست. دوورکەوتنەوە و گۆشەگیربوون، تەنهایی، بیرکردنەوە لە مردن، بیرکردنەوەی زۆر لە مردن. دەربارەی تەنها نیشانە ڕەفتاریەکان قسە دەکەم کە نووسراوە behavioral science. sudden interest in weapons، ینی دروستبوونی حەزێکی لەپڕ بۆ چەک و بۆ مەوادە ئەو مادانەی کە بکوژن.
addictive behavior أو unusual addictive behavior خود و خوگرتن باندی رفتار dissociation پەرشبوون نازانم ئەگەر بزانم باکەم dissociation پەرشبوون یان زۆر داڵغەلێدان یان زۆر دابڕان neglect to dress یان painful complaint planning means of suicide ئەوانە هەموو نیشانەن و کۆمەڵە نیشانەی کە پێیان گوتراوە نیشانە سایکۆلۆجیەکان لەوانە ڕەشبینی conflicting emotions وەگەوەی کە بۆن تووڕەبوون تەقینەوەی تووڕەبوون یان دەنگە و شەڕانگێزبوونی زۆر better to be radical without proper reason after a period of depression واتە spontaneous remission یان تێکچوونێکی سروشتی ینی بەبێ ئەوەی شتێکی دیاریکراوە ڕوودا کەسەکە میزاجی تێک دەچێت هەستکردن بە تاوان نەبوونی توانای بڕیاردان گۆڕانی لە ناکاو لە مودی کەسەکەدا یاخود لە دەستدانی کۆنتترۆلی میزاج کێشەی کۆنسنتریشن و ئەتێنشن و لە دەستدانی میمۆری دیپێرسنالیزیشن و دابڕان لە خود یان دابڕان لە خۆت کەسەکە هەز دەکا خۆی نییە یان هەندێک هەز دەکا لە دەرەوەی خۆیت یان هەندێک هەز دەکا دوو کەسە و شەڕانگێزبوون و کەمی قەدری خود ینی خۆی لا کەسێکی زۆر بێقەدر و بێبەهایە و ترس لە خۆکوشتن هەندێک جار بەڵام لێرەدا پێویستە ترس لە خۆکوشتن جیابکەینەوە لەگەڵ وەسواسی ئەمە لە وەسواسیدا کەسەکە نایەوێت خۆچی بوو سەوت باشە زۆر ئێمە حاڵەتێکیشمانەیە لە وەسواسیدا پێی دەڵێن ئەگریسیڤ ئۆبسێشن دەکرێت دەربارەی خۆت بێت کە ترسە لە خۆکوشتن بەڵام لێرەدا کەسەکە پێشتر بیری لە خۆکوشتن کردوتەوە فکرەی خۆکوژی بە مێشتی داهاتووە و کەسەکە لە وەسواسیدا ینی کەمتر فۆکەسەکە لەسەر ڕەشبینیە کەمتر فۆکەسەکە لەسەر خەمۆچیە بەڵام لە کە ئابەدا کەسەکە فکرەی هەیە و زۆر جاریش لە پارادۆکسێکدا لە دیلمایەکی گەورەدا ناوێ بیکات ئەویان تا ڕادەیەک ترسی بۆ دروست دەکات بەڵام زۆر جار لە وەسواسیدا کەسەکە هیچ خەمۆچێکی نییە تەنها ترسێکی بۆ دروست بوو لەوەی کە خۆی بکوژێت جابۆیە پێویستە تۆزە وربین لەو دوو بابەتەدا و لێیان زیاب بکەینەوە یان هەندێک جار بەڕاستەوخۆیی یان بە ناڕاستەوخۆیی کەسەکە کۆمەڵە قسەت پێ دەڵێ کەوانە زۆر باون لە جەرسادا تۆ پێویستە بای ئەوەندە تێبینی بکەیت کە ئەو قسەیە چمانایەک دەدات بۆ نمونە کە دەڵێ soon I will have peace with you یان بەزوویی جێ دەهێڵم بەزوویی دەڕۆم یان I'm going on a long trip یان گەشتێکی درێژم لە پێشە یان چیتر شتەکان بۆ من گرنگ نین I will not need it anymore شتەکان بۆ تۆ جێ دێڵم من چیتر پێویستم بەوانە نییە یان کە دەڵێ لە چەند ڕۆژی داهاتوودا من کۆتاییم دێت یان دەڵێ هەندێک جار بە خۆم دەڵێم that I would be better off there باشترە کە بمری یان باشترە کە لە دایک نەبوو بام یان زۆر جار ئاماژەیەکی تر دەداتێ کە دەڵێ I lost the joy of living چێژم لە ژیانکردن نەماوە ینی چیتر چێژ لە ژیانکردن نابینم ئەوانە و بەواقعەکەی تریش کە لەوێدا هەیە ئاماژەیە سەڵتە بگرن ئەوانە ئاماژەیەکن کە تۆ پێویستە ئەگەر کەسەکە بەڕاستە و خۆی ژنێڵێت تۆ بیان ناسیەوە یان زۆر جار ڕوودەدات تەلەفۆنکردنێکی لەپڕ یان نووسینی وەسیەتنامە یان سەردانکردنێکی لەپڕ
یان ئەخیرش لەوانەیە بەڕاستەوخۆی پێت و من لێرە دەڕۆمەوە دەرەوە لەوانەیە هەفتەیەکتر نەتبینەوە تۆ پێویستە لێ پرسی مەبەستت چیە لەوە کات مەبەستەکە وەرگری کە بزانی ئایا خۆکوژیە یان چێ و دواتر ئیشی خۆتی لەگەڵ بکەی بۆ پێی و پلانەی کە هەیە. ڕێگریکردن لە خۆکوشتن تاوان شت زۆرە بۆ باسکردن، شت زۆرە بۆ گوتن، بەڵام پێم وا بێت هیچ شتێک بەقەد ڕاهێنانی خۆت یارمەتی دەرت نییە. ئۆکەی ئێمە دەڵێن پاڵپشتی کۆمەڵایەتی لەلایەن خێزان و پەیوەندیەکانی تری کەسەکەەوە ڕێگری دەکات لەوەی کە کەسەکە خۆی بکوژێت، بەڵام تۆ پێویستە بەڕاستی بای ئەوەندە مهاڕیبی بای ئەوەندە سکیلفول و کارەمەبی چۆن وا پێ و کەسە بخێ بازنەیەکی پاڵپشتی کۆمەڵایەتەوە. بۆیە پێم وابێ باسکردن بە تەنها بەز نییە، سەرپەرشتیار وە ترینینگکردنی زیاتر لەسەری زیاتر یارمەتیتان دەدات و عادەتەن کە دەکەوینە سەر ئیش باشترین شت ئەوەیە کە بەبێ سوپەرڤایزەر کەسێکی لەو شێوەیە نەبینین بەبێ سەرپەرشتیار وا هەموو شتەکانت دۆکیومنت کراو بێت کە یعنی کە هات بۆ جەلسەکە چۆن بوو، چیتان باس کرد و بەچی گەیشتن وە چ ئەرکێکیە بوو، یعنی شتێک کە دەزانی کاریگەرە پێویستە هەموو ئانە دۆکیومنت کراو بێت. جا بۆیە ئەوەی کە لێرە باز دەکرێت تۆ بەوانە نابی بە کەسێکی کارامە لە ڕێگریکردنی کەسێک لە خۆکوشتن نەخێر، بەڵام ئەوانە چەند پۆینتێکن کە لە چەند توێژینەوەیەکی گەورەدا ئاماژەیان پێکراوە. پاڵپشتی کۆمەڵایەتی یەکە کە لەوانە و زۆر داریش تۆ ناچاری، ینی زۆر جار نهێنی یەگەڵ کەسەکە دەشتێنی کە دەزانی پلانی خۆکوژی هەیە یان هەوڵی خۆکوژی هەیە و ژیانی لە خەتەردا، تۆ قسە لەگەڵ خۆی دەکەی، بازنەی نهێنیەکانت دەشتێنی و کەسێکی نزیکی لێ ئاگدار دەکەی و هەم تێی بگات و هەمیش ئاگداری بێت. ئۆتۆماتیکیان تۆ لێ تا ڕادەیەکیش لەسەر ئەوە کرد، بەڵام هێشتا بەز نییە. تا بازنەکە فراوانتر بێت ئاستی دوورکەوتنەوەی کەسەکە لە خۆکوشتن گەورەتر دەبێت و تا زیاتر دوور دەکەوێتەوە. خاڵی دووەم ئاین و ڕۆحانیەت، سپریچواڵەتی ئان ڕلیجن کە یارمەتێکی زۆری مرۆڤ دەدات، نەک کە دەڵێن ئاین بەمانە هەرە گشتەکەی، نەک تەنها ئاینی ئیسلامیان ئاینێکی تر. طبعاً ئاینەکان ئاڕاستەی مرۆڤ دەکەن بە پێی دید و تێڕوانینی خۆیان مانە لە ژیان دۆزنەوە. کەسێکیش کە مانە لە ژیانیدا نەبێ بە پێی تێڕوانینی بوونگەرایی ئەگزیستێنشالیزم لە خەتەرێکی گەورەدایە بۆ ئەوەی کە تووشی دڵەڕاوچێ و تووشی خۆکوژی بێت. و خاڵێکی تر باڵانسکردنەوەی فاکتەرە پارێزەرەکان لەگەڵ فاکتەرە ڕێگە خۆشکەرەکان لە ڕێگەی کارکردن لەسەر فاکتەرە دەرخەرەکان. تۆزێ وردە ئێمە کۆمەڵە فاکتەرمان هەنە ڕێگە خۆشکەرن بۆ ئەوەی کەسێک هەوڵی خۆکوژی بدات. ئێمە دەزانین جەندەری مەیڵ مەترسی زیاترە، ئەو تەمەنە مەترسی زیاترە، دیپرێشن مەترسی زیاترە، هیستری سویساید لە خێزاندا مەترسی زیاترە، هەوڵی پێشوو مەترسی زیاترە، نەخۆشی دەرونی مەترسی زیاترە، هەندێکیان نەخۆشی جەستەی درێژخان، واتە ئەوانە هەموو ڕێگە خۆشکەرن، ئەوانە فاکتەری ڕێگە خۆشکەرن. ئێمە کۆمەڵە فاکتەریشمانەیە پێیان دەڵێن پارێزەر یان پرۆتێکتیڤ فاکتەر. ئەو فاکتەرانن کە وایان کردووە کەسەکە خۆی نەکوژێت. باشە سەرڕای ئەوەی تۆ دەمێکە معەڕەزی بۆ ئەوەی کە خۆت هەوڵی خۆکوشتن بدەی یان کردەی خۆکوژی بکەی، بەڵام چی وای کردو تاکو ئێستا ئەنجامی نەدەی، ئەو پرسیارە لەو پرسیارە و کۆمەڵە وەڵامت دەست دەکەوێت کە کەسەکەی پاراستووە لە خۆکوشتن. جا تۆ پێویستە ئیش لەسەر باڵانسکردنەوەی ئەو دوو فاکتەرانە بکەی. کەسەکە لەوانەیە زۆر جار ئەو دیدە نەبینێ کە چ شتێک پاراستوێتی، بەڵام کە تۆ پرسیاری لێ دەکەی وردەبیەوە لەگەڵی، ئۆتۆماتیکی پرسیار بە پرسیار ئەو فاکتەرانەی پێدەدۆزیەوە کە پارێزگاریان لە ژیانی کردو وان لێ کردووە کە خۆی نەکوژێت تاکو ئێستا. بەڵام چۆنە باڵانسە بکەین لە ڕێگەی کارکردن لەسەر فاکتەرە دەرخەرەکان. فاکتەرە دەرخەرەکان پرسپیدیتینگ فاکتەرز،
ئەو فاکتەران کە بوونەتەوە هۆی دەرکەوتنی خۆکوژیەکە دەرکەوتنی حاڵەتەکە. ئۆکەی تۆ سەرڕای ئەوەی کە خەمۆچیتە بووە، سەرڕای ئەوەی کە سترێست زۆر بۆ لە ژیاندا، سەرڕای ئەوەی کە لە عایلەکەتاندا کەسێک 10 ساڵ پێش ئێستا خۆی کوشتووە، بەڵام تۆ 7 ساڵە ئەو ڕێگە خۆشکەرانە بوونیان هەیە. بۆچی ئێستا شتەکە لای تۆ فکری خۆکوژی وروژاندووە؟ چی وای کردو ئێستا فکری خۆکوژی دەرکەوێت؟ ئەوە ئەو فاکتەرانن کەوایان کردووە فکرەکە دەرکەوێت، واتە فاکتەرە دەرخەرەکانن. تۆیش لەسەر ئەو فاکتەرانە دەکەی و هەوڵ لەسەر نێشتن و معالەجەکردنی ئەو فاکتەرانە دەدەی. لەو ڕێگەیەوە تۆ باڵانسی ژیانی کەسەکە دەکەیەوە، باڵانسی ئەوە دەکەی ئەو فاکتەرانی ڕێگە خۆشکەر بوون لەگەڵ ئەو فاکتەرانی پارێزەرن، تۆ زۆر بەڕاستی لەو ڕێگەیەوە باڵانسێکیان بۆ دەجێڕیەوە. بەڵام من پرسیارێک زۆر جار کە خۆم لێرە سوودی لێ دەبینم بەڕاستی لە یەکێک لە توێژینەوەکاندا خۆشتان بەدوای دابگەڕن توێژینەوەی زیاترێ، بەڵام توێژینەوەیەک زۆر بە وردی باسی لەوە کردبوو کە ئۆکەی ئێمە دەڵێن هەبوونی هەوڵی خۆکوژی یان هەبوونی مێژووی خۆکوشتن لە عایلەیەکدا ڕێگە خۆشکەرە بۆ ئەوەی ئەندامانی ئەو عایلەیە خۆیان بکوژن. جا کەسێک تۆ لە بەردەستە ئەو قسەی لەگەڵ دەکەی، دەڵێ باش ئێستا حەز دەکەم بۆ یەک لەحزە وێنای ئەوە بکەیت. ئەگەر تۆ دایکێکی یان باوکێکی یان برا گەورەیەکی یان مناڵێکی یان زوانم کوڕێکی بچووکی ماڵی یان کچێکی کاتێ لە مێژووی عایلەکەدا تۆوی خۆکوشتن بەڕوێنی بەو نەسە، لەوانەیە مناڵەکەت، لەوانەیە خوشکەکەت، لەوانەیە براکەت، لەوانەیە دایکت لە داهاتوودا بەهۆی ئەو خۆکوشتنەی تۆ معەڕەز بێت بۆ ئەوەی خۆی بکوژێت. هەستە چۆن دەبێت ئەگەر لە کاتێکدا لە داهاتوودا بە گوێتدا بچرپێن بڵێن بەهۆی هەڵەکانی تۆ بەهۆی خۆکوشتنی تۆ کچەکەش خۆی کوشت، چاستێکت دەبێت. مەسەلەوە نییە کە تۆ هەستکردن بە تاوان لای کەسەکە دروستکەی، نەخێت، بەڵام مەسەلە ئەوەیە ینی تۆ بزانێت کە ئەو دوو کەسە چەند بۆ یەکتر گرنگن. ئەوە تێبگات لەوەی کە کاتێک ئەو هەوڵی خۆکوژی دەدات مەترسی بۆ سەر ئەندامانی خێزانەکە دروست دەکەن. بۆیە ئیشکردن لەسەر هۆکارە ڕێگە خۆشکەرەکان و پارێزەرەکان و دەرخەرەکان خاڵێکی زۆر زۆر گەورەیە کە پێویستە نەکە لە کەیسی خۆکوژی لەگەڵ هەر هەموو کەیسێک کە تۆ حاڵەتی دەرونی هەیە و جەرساتی بۆ بەڕێوە دەبەی 4 بۆ یان 5 پیەکە وەرگری کە 3 لە پیەکان ئەوانەنە: predisposition factor, precipitating factor, protective factor, the presenting complaint and perpetuating factor. ئەوانە کۆمەڵێک شتن کە پێویستە بەڕاستی وەکو معالج، وەکو چارەسەرکار، وەکو دەروونەس کە جەلسات دەکەی ئەوانە بزانین. و لە لامانە توێژینەوەدا شتێکی سەیرم کردەوە کە لام شتێکی جوانیش بوو، دووجیانبوون و هەبوونی منداڵ لە ماڵدا ڕێگریەکە بۆی کەسەکە خۆی بکوژێت. لەوانەیە خۆشمان تێبینی ئەومان کردبێ زۆر جار ڕوویداوە، ئەوانەی کە جەلساتیان هەبووە زۆر جار ڕوویداوە تۆ دەپرسی لە کەسەکە باشە چی وای کردووە تاکو ئێستا خۆت نەکوژی؟ دەڵێ هیچ شتێک لە دنیا بۆم گرنگ نەبوو، تەنها مناڵەکەم ڕایگرتم. تەنها کە بینیم من خەریک بووم هەوڵم دەدا خۆم بکوژم، مناڵەکەم گریا بەرامبەرمدا نەمتوانی بەڕاستی جێبەجێ بکەم. ڕاستەوخۆ وێنای ژیانی مناڵەکەم دوای خۆماتە پێش چاوم. جابۆیە ئەوانە کۆمەڵک شتن بۆ ڕێگریکردن یان کارامەیی بوون لە چارەسەرکردنی کێشەکان. ئێمە زۆر جار پێش کەمێک پێشێستا گوتمان 90% ئەوانەی خۆیان دەکوژن حاڵەتی دەرونیان هەیە، بەڵام ئەوانەی تر لەوانەیە زۆر جار میکانیزمی چارەسەرکردنی کێشەکان شارەزانە بن بە تەواوی. بۆیە پێویستە بەڕاستی کەسەکە فێری ئەوە بکرێت کە چۆن هەنگاوەکانی پرۆبلێم سۆڵڤینگ ئەنجام بدات. هەڵسەنگاندنی مەترسی و پلانی سەلامەتی و بەڵێننامەی خۆنەکوشتن 100% پاسمان کرد. پلانی سەلامەتی پلانێکە تۆ لە نێوان خۆت و کەسەکەدا دایدنەی
بۆ ئەوەی بتوانن ڕێگری لە خۆکوشتن بکەیت چەند ژمارە و چەند سۆرسێکی بۆ پێشنیار دەکەی لەسەر وەرەقەیەک بە دۆکیومنت کراوی ئەو کەسانەی کە متمانەت پێیانە لەو حاڵەتەدا بتوانانی یارمەتی دەنچێن لەبەر کاتەکە پەلەما ئەگینا دەمویست نمونەیەکتان نیشاندەم لە سەیفتیکان ئەگەر بەردەست بێت ئەگەر دوعاخان گوێی لێمە باوەڵام داتەوە بزانین ئایا مەجال ماوە یاخودنا ئاسایە نمونەش پێشان بدە ئەگەر باش هەوڵ دەدەم بە کورتی طبعا ئەوە فۆرمێکە من خۆم داناوە بۆ سنتەر دوای خوێندنەوەی کۆمەڵک نمونەی زۆر یەکەمیان تۆ پێویستە مەترسیەکە هەڵبژاو دیسانجێنی ئایا بیرۆکەی خۆکوژێ یان پلانە یان ئازاردانی خۆتە یان هەوڵی پێشووترە ئەوش لێرەدا دەنووسی یان ئازاردانی کەسانی ترە ئازاردانی کەسانی تر ناچێتە بازنەی خۆکوژیەوە بەڵام دەزانین مەترسی بۆ سەر کەسەکە دروست دەکات بۆیە وەکو مەترسی هەڵسەنگانمان بۆ کردووە سێ نیشانەی ئاگادارکەرەوە لە پلانەکەدا سێ نیشانەی ئاگادارکەرەوە ئەگەر بکرێ نیشانەیەکی ڕەفتاری نیشانەیەکی ئیمۆشنەڵ نیشانەیەکی فکری بۆ منەدەڵی کاتێک چه هەستێک تێت تۆ فکری خۆکوژی بە مێشکتدا دەیان کاتێک چ دەبێت بۆ منەدەڵ کاتێک دەمەقاڵم دەبێت لەگەڵ دایکم لەگەڵ باوکم یان لە کاتێکدا چ بیرکردنەوەیەک وا دەکات فکری خۆکوژی لات بوروژێت بۆ منەدەڵە کە بیر دەکەمەوە من کەسێکی شکست خواردوم لە ژیاندا وەقەت ناگەم بۆ ئامانجەی کە دامناوە دوایەوە دێ سەرەوەی خۆت دەتوانی چی بکەی ئەو شتانەی کە خۆت دەتوانی بیانکەی چنە بۆ ئەوەی ڕێگری لە خۆکوشتن بکەیت یەک دوو سێ ئەوانە بۆ کەسەکە دەنووسی تاوان دواتر دێ سەرەوەی ئەو کەسانەی کە دەتوانی بچێ لایەن تا لەگەڵ ئەوان سەرقاڵبی و یارمەتی دەم بۆ تێپەڕاندنی فکرەکە من سێ کەسم پێشنیار کردووە لێرە ناوەکەی ژمارە مۆبایلەکەی شوێنەکەی چوارەم کەسانێک کە دەتوانم پەیوەندیان پێوە بکەم لەوانەیە شوێنەکەیان دوور بێ نەتوانم چم بەڵام پەیوەندیان پێوە دەکەم یان ڕوبەڕوو پەیوەندیان پێوە دەکەم شەرنی لە ڕێگەی ژمارە مۆبایلەوە بێت بۆ ئەندامانی خێزانەکەت یان هاوڕێیەکانت سێ کەسیش لەوانە وەردەگری دواتر کەسانی پسپۆر ئەو کەسانی پسپۆر یاخود ناوەندی حکومی یاخود لایانی پەیوەندیدار یاخود هۆتلاینێک ئەگەر هەیە لەو دەبەرە پێم وابێت لە دەبەری دووەگە ئێستا بەردەستە خاڵی یەکەم تۆ ژمارە مۆبایلی و ناوی خۆتی بۆ دەنووسی خاڵی دووەم نەخۆشخانەیەکی فریاکەوتن کایە سەڵتە بگرن چکە بمبورن زۆر لەپڕ سەڵتێکی زۆر ناخۆش دروست دەکات پۆلیسی فریاکەوتن یان نەخۆشخانەی فریاکەوتن یاخود ڕێکخراو یان ناوەندێکی تری حکومی کە تۆ دەتوانین لەو کاتەدا پەیوەندیان پێوە بکەیت بۆ ئەوەی ژیان بپارێزن شەشەم تکەرەستەیەکەیە لە باڵەکەت یان شوێنی مانەوەت کە دەتەوێت مەترسیەکەی ئەنجام بدەیان مەترسیە بۆ ئەنجامدانی خۆکوشتنەکە بۆ نمونە من ئەوڕۆ ئێوارەکەی سێکم نابوو ئەو ئەمڕازەتیە کە دەتەوێت خۆتی پێبژی خۆفرەدانە لە سەربان دا سەیری خاڵی دواتر کە لە خوار خاڵی شەشەمەوە نووسراوە بە ئەنجامدانی ئەو کارانە دەتوانم ژنگەی ماڵەوەم سەلامەت بکەم بۆ منە لابرنی ئامرازەکە کە دەمێت خۆمی پێ بکوژم باشە کەسەکە دەوێت لە قاتی سێمەوە خۆی فرێدات خۆتۆ ناتوانی سەربانەکەیان بگوازیەوە و ناشتوانی کەسەکە حەسڕکەی لە قاتی یەک و نەچێتە دەرەوە لەو کاتەدا ینی وەکو گوتم ینی هەندێشت بەڕاستی تەحەدیە ئاڵنگاریە تۆ پێویستە ڕوبەڕووی بیەوە و کارامە بیتەیدا ئۆتۆماتیکی من لەوێ قسەم لەگەڵ کەسێکی کردووە ئەو قادرمانەی کە دەڕوات بۆ قاتی سێ بەتاوەتی بە ئاسن لە حین بکرێت بە شێوازێک کە کەسەکە بە ئاسانی نەتوانێت پێدا بڕوات ئەگەنا خۆی دەتوانین نەرچێک بە پێدا سەر دەکەوێت بەڵام چەند پارچە ئاسنەیەک یان پلێتێکی لێ بدرێت بۆی کەسەکە بە ئاسانی نەتوانێت بڕوات یانی شتەکە ئەمرازەکە ئەگەر لاژ نەبردرێت پێگەیشتن پێی تا دەتوانێت قورسکەی یان بۆ نەدەڵێت دەمەوێت خۆم لە کارەبا بدەم خۆ تۆ ناتوانانی کە کەسەکە لە شوێنێکدا بنی کارەبای لێ نەبێت بۆیە لەو کاتەدا ئەو پلاکانەی کە هەیە تۆ بە چەند شێوازێکی زۆر دای دەپۆشی بە چەند بەرگێک دای دەپۆشی و هەوڵ دەدەی ئەو پلاکانەی کە زۆر زەرورنین کارەباکان قەتعەکەی لە جۆزەوە و عادەتەن کە دەزانی بۆن کاتێک کەسەکە ئەگەری ئەوە هەیە بەتەنیا لە ماڵ بێت
قسە لەگەڵ کەسێکی نزیکی دەکەی بۆ نەدایکە کە دەڵە دەوام یعنی ڕۆژانە ساعتێک بە تەنیا لە ماڵ بێت لەو کاتەدا تۆ بە هەموو شێوازێک کارەبایەکە قەتع دەکەی لە کەسەکە بەپێی توانە. دوای ئەوە ڕێگری و چارەسەریەکان لەوەی کە تۆ داوای هاوکاری بکەیت. چ ڕێگریەکەی لەوەی تۆ داوای هاوکاری بکەیت بۆ نەدەڵە موبایلم نییە، دەڵە وەحدەم پێ نییە، دەڵێ موبایلەکەم شەبەکەی تەواو نییە، دەڵێ سەوتم تەواو نییە، یان زوانم هەر گفتەی لۆ گرتانە تۆیش لەسەرەوە دەکەیت کە چۆن ئەو ڕێگریانە لابەری. لەوە گرنگتر تەبەنەوە پلانێکی سەلامەتیە، لەوە گرنگتر بەڵێنامەی خۆرە کوشتنە کە لە هەموو وڵاتان بەردەستە. نازانم لە کوردستان تاچنی شێلی سەر دەکرێت، بەڵام پێم وابێت لە کوردستان باشتر لە شوێنەکانی تر ئیش دەکات بەڵێنامەی خۆنەکوشتن یان نۆ سویساید کۆنتراکت. من فلانە کەس ناویسیانی کە لە خوارەوە ئیمزام کردوان واژۆم کردو بەڵێن دەدەم کە بە زۆرێک ئازاری خۆم و کەسانی تر نادەم و خۆم ناکوژم بۆ بەڵێن دەدەمەر کاتێکیش بارودۆخێکم بەسەر هاتو نەمتوانی کۆنتڕۆلی خۆم کەم ئەوە داوای هاوکاری لەو کەسانە دەکەم کە ناویان نووسراوە و ئاماژەی پێکراوە لە لاپەڕەی پێشووتر بۆ پابەند دەبم بە چارەسەریەکەم لە بەرواری ئەوەندە دێمەوە بۆ وەرگرتنی جەلسەکەم. تۆ لێرە بڕیاردەدەی جەلسەی داهاتووی کێ بێت و تۆش بۆی دەنووسی. ئەگەر ئەکتف پلان هەبوو یاخود ئەگەر سکۆرەکە بە پێی سات پێرسنس لە نێوان 3 بۆ 7 بوو 3 بۆ 6 بوو تۆ پێویستە لە هەفتەکە زیاتر لە جارێک ببینی. ئەگەر داخلی خەستەخانەکە پێویستە لەگەڵ داخلکردنەکەش 24 ساعت تۆ بیبینی سەر ڕای ئەوەی کە لەوێش لەژێر چاودێریدایە. لە ئاخیریشدا واژۆی کەسەکە ناوی کەسەکە و بەرواری نووسینی ئەو بەڵێننامە ئەو پلانە نووسەیەکە لەوە کۆپی دەکەی عادەتەن ئەگەر بۆ پرێنتیش بەردەست نەبوو لەو کاتەدا تۆ ڕسمێکی هەردوو لاپەڕەکە دەگری و لای خۆت هەڵی دەگری کۆپیەکەش دەدەی بە کەسەکە و دەڵی خۆتیش ڕسمێکی هەر بگرە نەکسوت فێ لە حاڵەتێکدا تۆ لە دەرەوە بی ولات نەبێت بچاقی تووشی ستەکبی بۆ ڕسمێت و لاپەڕەکە بگرە. زۆر زۆر سپاس بۆ گوێگرتنتان، هیوادارم سەرم نێشان بن بگورم بۆ دەدەقەیە کە کاتەکەتانم خوارد. ئەوەش سەرچاوەکانن کە بەشێکی وێبسایتە بەشێکی ریسێرچە بەڵام ئەغلبیەتی ریسێرچە. هیوادارم توانی بم فۆکەسێکی کورد بخەمە سەرەوە. طبعاً بابەتێکە کە پێویستی بە ترینینگی سربەخۆ هەیە چونکە ئێستا لە وڵاتان بوتە فیڵدێکی سربەخۆ وەکو چۆن سایکۆلۆجیست هەیە سویسایدۆلۆجیست هەیە. سویسایدۆلۆجیست کەسێکە کە تەنایش لەسەر حاڵەت سویساید و سێڵف هارم دەکات. بۆیە چاوەڕێم مەکە تۆ بەوە بە سیمینارێک بتوانی بەباشی ئیش لەسەر ئەو کەسانە بکەیت. باشترە لە قۆناغی سەرەتا ئیشکردندا تۆ نەیبینی بینیشت باشترە لەژێر سەرپەرشتی دابێت. لەژێر سەرپەرشتیشدا نەبوو باشترە کە لەگەڵ هاوپۆلەکان و هاوپیشەکان مناقەشەی بکەیت. چ پرسیارێکەیە خۆشحاڵ دەبم ئەگەر شتێکە و بتوانم وەڵامی بدەمەوە پێیتوانە. سلام علیکم. علیکم السلام. ئیزنەیە پرسیارە بکەین. فەرموو لە خزمەتتان. سەرەتا مامۆستاگیان زۆر بەخێر بێ دەستە خۆشە بۆم کاتە پێبەخشین. اینجا پرسیارێکم هەیە ئەگەر عەزیز نەبێ. بەڵێ. لە خاڵی سێمی ڕێگریکردن لە خۆکوشتنا وتمان باڵانسکردنەوەی فاکتەرە پارێزەرەکان لەگەڵ فاکتەرە ڕێگە خۆشکارەکان. ئێمە چۆن ئەو باڵانسە بکەین؟ یان ئێمە چۆن بتوانین وا لە نەخۆشەکە بکەین یان ئەو کەسێکە خەمۆکە و تووشی ئەنێکزایەتی یان سترێس بوو چۆن وای لێ بکەین کە ئەو قسە بکات لەسەر ینی چۆن وای لێ بکەین ئەو فاکتەرە ڕێگە خۆشکارە ئەمان بۆ باس بکەن. اینجا لەگەڵیشە یەشتی تر هەیە مامۆستاگیان کە باسی کردوتە ئەو شتێک کە کەسەکەی خۆی پێ بکوژێت ئێمە ڕێگری بکەین بەرامبەری یعنی بۆ نمونە سابوون نەگەر پێشێ بێتوانین دەوروبەر و دیواری لای پێشەکە بگۆڕین بە کۆمەڵی ئەو حەزی ئەو وردەکاری ئافۆن یەک تۆز وردەکاریان بۆم نەگەر یەکێ بێ بە کاربا خۆی بکوژێ بین ئەو پلاکە بکەین بۆ ڕەنگەی کە ئەو حەزی لێتی. ئەوەش هەر نمونەیەکە. اینجا بۆ پرسیارەکەش زۆر سپاسەکەم کە جوابمان بیتەوە تەواو بوو. دەست خۆش بێ بۆ تێبینیەکە. طبعاً هەندێک کەرەستە هەیە لا نابردێ بەڕاستی
تۆ ناتوانانی کارەبا وانەکەی ئەو کەسە بەریەککەوتنی هەبێت لەگەڵ کارەبا ناتوانانی لە شوێنێک بێ کارەبای لێ نەبێت لەو کاتەدا تۆ بەدەستگەیشتنی کەسەکە زۆر قورستر دەکەی بۆ ئەو ئامرازە یعنی قورسی دەکەی بە پێی توانە چەند توانێت قورسی دەکەی کە کەسەکە چۆن بگاتەوە ئامرازە ڕێگەکەی بربەستی بۆ دروست دەکەی ئەگینە پێم وابێ کەسێک لە خراپترین دۆخدا بێت گۆڕینی ڕەنگەیەک دەکرێت کاریگەر بێت بەڵام و کاریگەریە گەورەیە نییە تۆ گەر ڕەنجی پلاکەکە هەر گۆڕا بەڵام کەسەکە هەرویستی خۆی بکوژێت شتێک بەردەست نەبوو ڕێ بربەستێک نەبوو ئاسانتر پێی دەگات بەهەرحاڵ وە تەنها قورسترکردنە ئەگینە لەوانێت تۆ نەتوانێت کات ئامرازەکە لابەری دەربارەی خاڵی سێم چۆن ئەوە ئەنجام دەدەیت چۆن باڵانسی نێوان ئەو هۆکار و فاکتەرانە دەکەی کە بوونەتە ڕێگە خۆشکەر و باڵانسییان دەکەیت لەگەڵ ئەو فاکتەرانەی کە پارێزەرن لە ڕێگەی فاکتەرە دەرخەرەکانەوە تۆ بۆ نەکەسەکە خەمۆکی هەیە و گەیشتۆ بە سویسای کۆمەڵە کۆکار هەیە کە ڕێگە خۆشکەر بوونە بۆ ئەوەی کەسەکە سویسایدڵ بێت بۆ ئەوەی کەسەکە خۆکوژی بێت تۆ لی دەپرسی دەڵێ باشە تۆ 10 ساڵە خۆشەویستەکە لەدەست داوە یان بوون 10 ساڵە دایکت لەدەست داوە 10 ساڵە مناڵەکەت لەدەست داوە دەزانین ئەوە تووشی حاڵەتێکی دەرونی کردی لەو کاتەوە تۆ معڕەزی بۆ ئەوەی کە فکرێک خۆکوژی بە مێشکتدا بێت یاخود سەرڕایەوەی کە تۆ خەمۆکی تێ مدەیەکی ئەوەندەیان سەرڕایەوەی کە تۆ حاڵەتەکەت ئاوا یعنی ئەو شتانە ڕێگە خۆشکەرن تۆ پێی دەڵێ باشە سەرڕای هەموو ئەو شتانە کە ڕێگە خۆشکەرن بۆ ئەوەی تۆ فکر لە خۆکوشتن بکەیەوە بەڵام بۆچی تا ئێستا دەردەکەوێت یعنی دەمێکە 10 ساڵە تۆ فاکتەرانە بوونیان هەیە ئەی بۆچی ئێستا دەردەکەوێت ئەو کات کەسەکە کۆمەڵێک شتت پێ دەڵێت بۆن دەڵێ هەفتەی داهاتوو ئەو بمورە هەفتەی ڕابردوو تووشی حەدەسێکی زۆر ناخۆش بوو ئەوە وەکو چڵە پووشێک پشتی حشتەکەی شکاند و وای کرد کە چیتر نەتوانم بەرگە بگرم کەواتە فاکتەرە دەرخەرەکە لەوێدا و حەدەسەیە کە ڕووی داوە تازە ئەوە وای کردو خۆکوژیەکە دەرکەوێت چکە کۆمەڵێک فاکتەری ترە بۆ پێشتر ڕێگە خۆشکەر بوون تۆ لێرە هیچ لەسەر ئەوە دەکەی ئەی باشە چی وای کردو تاکو ئێستا تۆ خۆت نەکوژی چ شتێک تۆی پاراستووە چ شتێک تۆی ڕاگرتووە لە خۆکوشتن لەو ڕێگەیەوە تۆ باڵانسی کەسەکە دەکەیەوە چەندە فاکتەر هەیە بۆ ڕێگە خۆشبوون ئەوەندەش پرسیار لە کەسەکە دەکەی ئەو فاکتەرانە بدۆزێتەوە کە گرنگن کە پارێزەرن کە گرنگن بۆ ژیانی کەسەکە و پێویستە بمێنێتەوە هیوادارم وەڵامەکە ڕوون بێت دەزانم ئەگەر بە ئینگلیزی بێت لەوانەیە ئاسانتر بێت بەڵام بە کوردی تۆزێ ڕوونە تۆزێ ناڕوونە هیوادارم توانێت کەمێک ڕوونی بکەمەوە دەستخۆش مامۆستا تێگەشتین ئایبی نەبوو سەرت خۆش بێ سپاس چێی تر پرسیاری هەیە با فەرموێ سڵاو و شەو باش مامۆستا یوسف سڵاو سەرچاوەکانن کاک نەبەس ڕاستە زۆر سپاس مامۆستای بەرز لە ڕاستیدا ئیدی زۆر خۆشحاڵم بە ڕێخستنی ئەو سمینارە جوانە وەلەو من بەڕاستی دوورم لە کوردستان و ئێستا لە کوردستانم بەڵام بەڕاستی یعنی کاتەکە لای من درەنگە بەڵام یعنی گرنگی بابەتەکە وای کرد ڕاستە خۆ داخلی ناو سمینارەکە بم و کەشم هەبوو زۆر لە تێگەیشتنی شتەکان چونکە قەتعی ئەوەم هەبووە ئینتەرنێتم هەبوو بەهەرحاڵەوەی کە تێگەیشتم بەڕاستی یەکێک لەو خاڵانەی کە جەنابەت جەختت لەسەر کردەوە لەوەی کە وەکو هۆکارێک ئێمە باسی بکەین بۆ یعنی دوورکەوتنەوە لە خۆکوشتن باقەت بابەتی پاڵپشتی کۆمەڵایەتی بوو مامۆستا یوسف بابەتی پاڵپشتی کۆمەڵایەتی جەنابەت کە باست کرد وەکو پاڵنەرێک بۆ خۆ دوورخستنەوە لە خۆکوشتن یان کەسێک کە یعنی هەوڵی خۆکوشتن دەبێت پاڵپشتیشی کۆمەڵایەتی بەهێزی هەبێت ئەمە دەبێت هۆکارەوەی کە یعنی دووری بخەینەوە بەڵام لە هەمان کاتیشدا ئێمە دەزانین کە بە پێی ژینگە جیاوازەکان ئەم پاڵپشتە کۆمەڵایەتیەش گۆڕانکاری بەسەردادێت هەڵبەتە
اینجا بەڕاستی پێم خۆش بوو زیاتر ئەو پاڵپشتی کۆمەڵایەتیە ڕوون بێتەوە. بۆ نمونە ئێمە لە کۆمەڵگەی کوردیدا دەژین، لە کوردستاندا ئێمە خاوەنی تەنها ژینگەیەک نین کە بەڕاستی ئەو پاڵپشتی کۆمەڵایەتی کێدا ڕوون وەکەین یان پێناسە بکەین. ئێمە دەبینین لەناو خێزانێکدا خاوەنی چەندین ژینگەی کۆمەڵایەتی زۆرا و زۆرین. اینجا ئەوە وەکو پۆینتێک بەڕاستی وەکو پرسیارێک وەری بگرینە وەکو ڕوونکردنەوەیەک پێم خۆشەوە زیاتر ڕوونبی. ئەوەیەشیان خاڵی لە سەرەتاوە باسی ئەوەت کرد کە ساڵانە 800,000 کەس یعنی بەڕووداوی خۆکوشتن کۆتایی ینی بەژیانیان دێت، کۆتایی بەژیانیان دێنن و ئەو ڕێژەیەش کە بکەین دەکاتە لە هەر چرکێک یعنی کەسێک خۆی دەکوژێت. ئایا ئەو ئامارە توانین بڵین بەچە مەسەنە سەرتاوەیەک پشتڕاستی وەکەین؟ ئایا ئەمە دقیق لێکە ڕاست و دروستە ئەگەر پێمان وایە بەڕاستی ئێمە وەکو ینی کەسێک لە ناو چوارچێوەی ئەکادیمیدا وە لە ئاسی باڵادا ئەگەر ئەو ژمارێ ڕاست بیت بەڕاستی مامۆستا یوسف ئەوە یعنی ئەمە چێکی ئێزگار گەورەیە. مامۆستا بمبورە سەرچاوەکە لەسەر شاشەیە ڕێکخراوی تەندروستی جیهانی لە ساڵی 2023 سەرچاوەکەشێ لە کۆتا سڵاید ئەگەر سەیری بکەین ببورە ڕێکخراوی تەندروستی جیهانی لە ساڵی 2023 ئاماژەی پێکردووە. وابزانم ئەوەیانە بە هەڵت نووسیمە چکە بیرم توێکیان چاکەمەوە چونکە دوای کۆرۆنا سەیریکە 2023 خۆی an increasing number of suicide in Iraq worries لەوێدا باسی ئەوە کراوە کە لە جیهاندا بەگشتی چەندە سێرچ بکە وابزانم بەبێ هیچ سەرچاوەیەکیش گوگڵ ئەوە پێدەدا کە 800,000 کەسە ساڵانە و هیچ گومانێک لەوەدا نییە. ئەوەی بەڕاستی ئەگەر بکرێ سڵایدەکەی دابنەی ئەوە زۆر باش دەبیت تا بتوانین ینی باشتر خوێندنەوەی بۆ بکەین و ینی هەموو شتان بە تەواوی لەکردمان بیتەوە. ئەگەر هەر لە گرامەکە بۆمان دابنەی دەستەکان خۆش بی و بەڕاستی پۆینتێش هەر لە میانەی نازانم هاتوونێک بە ناوی دوعا پێم وابی داخل بوو سەرەتا هەندە قسەی کرد یعنی پێم خۆشی بەڕاستیەوە عقلی ڕابردوشەمان ئەمە تێبینیم هەبوو ینی عەزم لێیە ئەوانەی کە داخل دەبن مامۆستا یوسف بە جەنابیشت بەڕاستی کە گوێت لێیە یعنی ئەمە بۆ خۆمان لە ناو ئەکادمیدا زۆربەی کات کە داوای یعنی ئەوە دەکەین سیوی تەقدیم دەکەین دەڵێن کاکە لە فڵانە وەرکشۆپە لە فڵانە سمینارە فڵانە وێبینارە ینی پێشتر بەشداریمان کرد سەر داوای بەڵگەنامەی دەکات. لێ پێمان خۆشە ئەگەر ویبنارێکی وا لە ئاستێکی وا باڵادا بەڕاستی چووکە زۆر بە گرنگی دەزانم من بۆ گرنگیشم وەرگرتیە حەزم لێ ینی بەڵگەنامەیەک ینی پروفکەن وەکو بڵێن بڕوانامە دروستکەن بەڵگەنامەیەک پێشان بدەن کە بۆ بەشدار بووان ئەوەی کە بەشداری دەکات بەڵگەنامەیەکی لە بەردەستبی کە بڵێ بەشداریم کردووە لە فڵامنەی ویبنارەدا حەزم لێ ئەوەش بەڕاستی لە بەرچاو بگرن ئەو ینی ئەو تیمەی کە سەرپەرشتیاری ئەو ویبنارانە دەکات. من دەسپاس و دەخۆشی و ڕێزی تایبەتم هەیە ئەم لۆ جەناب و ئەم لۆ تیمی ڕێکتەر شەوشات سپاس دەکەم دەست خۆش بێ تاگنەبەست دەربارەی داتایەکەوە بکە باسمان کرد ڕێکخراوی تەندروستی جیهانی و بڕاوەتەوە قسەی لەسەر نیە ینی جێمی قاژ نەماوە. دەربارەی پاڵپشتی کۆمەڵایەتی قسەکە زۆر جوان بوو و لە ڕاستیدا من خاڵێکی تریش بە خەیاڵمدا هەر لە پرسیارەکەی تۆوە ئەمە چی بکەین کاتێک خێزان سەرچاوەیە و خۆکوژیە لەوێدا بارەدۆخەکە خراپتر دەبێت لەوێدا شتەکە قورستر دەبێت لەوێدا ئەوەیە کە ئێمە دەڵێن نیچرال ستایل و ئەو جا کارامەی ئەو جا سکیل باشە تۆ یەکەم شت ینی لە خۆت پرسە ئەگەر من کەسێک کاتە لام لە داهاتوودا ئێستا کە معالجم کەسێک کاتە لام سترێسی خێزانەکەی یان لۆم تکای ئەو سەڵتە بگرن لۆمەکردنی زۆری خێزانەکەی وای کردووە کە کەسەکە بگاتە حەدی خۆکوژی ئەی لەوێدا چی بکەین بۆ پاڵپشتی کۆمەڵایەتی طبعا ئێمە کە دەڵێن سۆشیال سەپۆرت جیاوازە لە فامیلی سەپۆرت تایبەتە بە خێزان سۆشیال سەپۆرت بازنەکە زۆر گەورەترە هەر
پێگەیەکی کۆمەڵایەتی هەر لایەنێکی کۆمەڵایەتی کە پەیوەندی بەو کەسەوە هەبێت لێی دەپرسین ئەو کەسانە چێن کە تۆ متمانەت پێیانە لەو کاتانەیدا کە ئاماژەت پێدان لە نیشانە ئاگادارکەرەوەکان ئەو کەسانە چێن کە لەو کاتانەدا تۆ بتوانێت قسەیان لەگەڵ بکەی و یارمەتی دەرەبین و بپارێزینەوە فکرەیە. یعنی مەرج نییە ئیلا خێزان بێت عادەتەن من ڕاستەوخۆ پێشنیاریشیان بۆ دەکەم دەڵم دەکرێت خێزان بێت دەکرێت دەرەوەی خێزان بێت ئەو لە خێزاندا دەکرێت تاکێک کێشەبوونی کێشەبوونی کێشە لەگەڵ تاکێک لەوانەیە کەسێکی گیان بێت حەدی خۆکوژی بەڵام لەگەڵ تاکێکی تردا پەیوەندیان زۆر بتەوە. یعنی شتەکان لە نێو خێزانێکدا ئێمە بۆ هەر تاکێک کللتورێکێ بە ئاگاداری ئەوە بین لەوانەیە تۆ تەبع زۆر جیاواز بێ لەگەڵ خوشکەکەت لەوانەیە تۆ بیر و باوەڕ و تێڕوانین زۆر جیاوازتر بێت لە دنیا بینی جیاوازتر بێت بۆیە بەڕاستی پێویستە ورتر بین لەسەرەوە بە تایبەتیش لە کۆمەڵگەی کوردیدا دەتوانم بڵم خێزان پاڕادەیەکی باشیش هۆکارە بۆ توژبوون بە نەخۆشی دەرونی بۆیە لەو کاتەدا شتەکە قورستر دەبێت تۆ دەبێت هانا بۆ دەرەوەی خێزان ببەی یان بۆ ئەو تاکە کەمانەی خێزان ئەگەر هەبێت کەسەکە پەیوەندی لەگەڵیان باشێت. پرسیاری دواتر دەربارەی پێشبینیەکەشت نازانم جەماعەتی وێبینارەکان دوعاخان و جەماعەت بەسپاسەوە تەوان ماندووبوو نەدەزانم ئەگەرەوە بگرناستۆ بزانم ئایا تا چەند بۆ CV ئیش دەکاتیان نا ئەویان پەیوەندی بە زانستی بوونی ئەو شوێنەوە هەیە کە تۆ بۆی دەچی ببورن ئەگەر پرسیارێکی ترەیە بە کورتی چکۆ بزانم کات زۆر تێپەڕیەوە من کاتەکەم زۆر خواردووە دەستەکان خۆشتەکە ئەو دەنگست بوورەکە پێزارمان کردی بەس ئەوانە لەوانەیە ئیتفۆن بکەن ئەوانە ئیتفۆن بەکاردێن دەنگام و وردەکانیش پێ دەگوازێتەوە ئەگەرما لە ئێمە دەنگ وەڵڵای من زۆرە چکە ئیتفۆنە بەڵێ ئەوەی کە دەربارەی حاڵەتی خۆکوژی بیرەکە لەلای ئافرەت زۆرترە بەڕێژە بەڵام هەوڵ یعنی ئەوەی کە دەچە ئاخر هەوڵەکە دەچە بەڵێن هەوڵ لەلای ئافرەت زۆرترە لە چاو پیاو بەڵام پیاوەکە ڕێژی خۆکوشتەکەی زۆرترە بەبەراو بەڵێ نازانم ئەوم دانە نابووە بزانم دام نابوو لە سلایدەکان بەڵێ هەوڵی خۆکوژی لە ئافرەتدا زۆرترە بەڵام بە بەراورد بە هەوڵەکان ڕێژەی خۆکوشتن لە پیاواندا زۆرترە جا سەیریکە لە سکەیڵەکەش لەمە قیاسی 100% جێندەری میل دیاری کراوە ئاچکە جێندەری میل زیاتر کەمیتمنتەکە ئەنجام بدات زیاتر هەوڵەکەی سەردەگرێت بیرم چوو ڕێژەکە دابنێ مڵایی ئامادەشم کرد و داوای لێبوردنم هەیە بەڵام چۆن عەفوو بیرۆڤایەکە هێتا چەند نازانم کە ڕاستیانە ئەوەی کە دەڵێن ئافرەت زۆر هەوڵی خۆکوشتن دەدا بەس هەوڵەکانیان ئەو ئامرانی بەکاری دێنی ڕاستەقین ئەنی ڕێگی خۆکوشتنەشی تون نییە بەڵکو زۆر جار ترسان شتی تر ئاگادارکردنەوە ئەوانەیە مەرج نییە بەڵێ مەرج نییە تەنها مەسەلە ترسان بێ مەرجەوەیە چەند ئافرەت لە کوردستان دەزانێت چەک بەکاربێنێت ئەوە یەک دووەمیان چەند ئافرەت دەستی دەگا بەو مادانەی کە بکوژن تاوان بە دڵنیاییەوە پیاوان زیاتر ئاسانتر دەستیان دەگات بەوە و کەمتریش پیاو دەبینی بۆن لە ڕێگەی خۆسوتانەوە هەوڵدات کەمتر پیاو دەبینی لە ڕێگەی خواردنی حەپەوە هەوڵدات بۆیە بەربنەمای هەوڵەکان ڕێژەی خۆکوژیەکە دەگۆڕێت بەرنەمای جۆری هەوڵەکان پەیوەندی بە جۆری هەوڵەکەەوە هەیە جۆری هەوڵەکەش هەڵبژارنەکەی من و تۆ ڕاستی قورسە بتوانین بڕیار لەسەر ئەوە بدەین بەڵام بەشێکی پەیوەندی بە بەردەستبوونی ئامڕازەکەەوە هەیە هیوادارم وەڵامەکە گەیشت بێت باسکەن وەختەکە توشمان زۆرمان توش ئەو بەکەم جێما ڕاستە دەڵێ یەک
من پێم خۆشە دەستخۆشیتان لێ بکەم. من یەکەم جارە بەشدارە بم هەم لە ڕێکخەرانی ئەم سیمینارانە. طبعاً ئەمە بۆ زۆرترەوەی من تێگەیشتم بۆ دەروونناسان و خوێندکارانی دەرونیە، بەڵام من کە بینیم من پزیشکم و لە سویدم ڕەنگە هەنێک بە هاوڕێیان بناسم، بەڵام زۆر خۆشحاڵ بووم بە هەبوونی ئەم شتە و حەزیشم کرد دەستخۆشیتان لێ بکەم و کاک یوسفیش دەستخۆشی لێ بکەم کە زۆر جوان طبعاً ئەم سینەی ڕێک چۆن لەی تەڕح کرد و عەرز کرد. خۆش من ئیسفادەم لێ کرد و دڵنیام ئیسفادەی هەیە بۆ هەمووتان. دەستان خۆش بێت، جێی خۆشحاڵیە کە ئەم جۆرە سیمینارانە ڕێگەخرێ. ئیشەڵا کاری زیاتری تیا بکەن. هەرەوەنەش بڵێم ینی ئەم شتە ئیشی ئەم بەڕێزانەیە کە وەکو دەروونناس ئیشەڵا هەمووتان ئیشەکەن و بەرەبەرە دێنە ناوینەوە، چونکە خۆکوژی یەکێکە لە بەربڵاوترین هۆکارەکانی مردن کە ڕێگەی لێ بتوانێت ڕێگەی لێ بگیرێ. ینی هەتا ئەوترێ زۆر گەورەترین هۆکاری مردنە کە ئەتوانرێت ڕێگەی لێ بگیرێت لە دنیاە ئەو 800,000ی کە یوسف باسی کرد کە بە دڵنیاییەوە هێشتا کەمترە لەوەی، چونکە ئێمە ستاتیستیکەر زۆرێک لە وڵاتەکانی خۆمانە بۆ نمونە ئەو کەسانی کە خۆکوژیەکەن هەموو جار بە خۆکوژی تۆمار ناکرێن و بۆیە ینی یەکێک لە گەورەترین و قورسترین ئیشەکانی ژەربریتێ لە ڕوبەڕبوونەوە لەگەڵ هەوڵی خۆکوژیە. بەڵام ئینسان هەر ئەو شتێک کە یوسفیش باسی کرد قسەی لەسەر بکرێ، ینی لەسەر خۆکوژی ئەوەی کە شتێک هەیە با بڵێن پەیژەی سویسایدی پێوتێکە. یوسف باسی ئەوەی کرد کە زۆر جار ئارەزووی خۆکوژی هەبووە، یاخود ئارەزووی مردن هەبووە، یاخود هەر تەنیا بێهیوایی هەبووە. تەوانەوە ستێپەکانی دیاری کراوە کە بۆ نمونە بە ستێپ بچێتە سەرەوە. ئەوەی کە قسەی لەسەر بکرێ ڕەنگە بتوانرێ مردنێک بگەڕێنرێتەوە کە وەکوتر ڕەنگە لە دەست دەربچێ. بەداخەوە ئێمە لە کوردستانە زۆر نەقسمان هەیە هەر لە نەبوونی یاساوە بۆ کاگەرێکێک خۆکوژی بکە، چونکە زۆر جارە و کەسێک کە خۆکوژیەکە بە تەواوەتی تەواو بڕیاری خۆی یا ئۆتۆلیا پێویستەکە کە بڕیار بی کە ئەم کەسە پێویستەکە نەچێتەوە بۆ ماڵەوەکو کە یوسف لەوەی 100% سکێڵەکە یانی کرد. بەرحاڵ من ئیزافەی هەموو بۆ قسەکانی بەڕێزی و دەستخۆشیە بۆ ئێوە و ئەوەیە کە بڵێم قسەی لەسەر بکەن، ینی کە بۆ نمونە چەند زیاتر لەسەر ئەم شتە ئەوە بکەین هێشتا کەمە. ئەسڵەن وەکو حەملەی هۆشیاری لە ناو مجتەمەعەوە ئیش بکەین بۆ یاسا هەبێ بۆ ئەوەی ئەم بوارە بچێتە پێشەوە زۆر زۆر زەڕورە، چونکە وەکوتم شتێکە کە ئەتوانێت ڕێگەی لێ بگیرێ. دەستان خۆش بێ، بەردەوام بن. من ئیسفادەم کرد و ئیشەڵا بەردەوامی هەبێ جارەکانی تریش. زۆر زۆر سپاس کە دکتۆر ئەحمەد جیانپور ئەگەر غەڵەت نەبم. خۆشحاڵ بووم. سپاس بۆ تێبینیەکان و سپاس بۆ سەرنجەکانت. بەدڵنیاییەوە لە کوردستان هەر فەراغێکی دەرونی کە ئێمە بگرین، ینی لە هەر لایەنێکی دەرونی لە هەر فیڵدێکی دەرونی کە ئێمە بگرین فەراغێکی یەکجار گەورە هەیە. فەراغەکانی تر بەوەی کە ئەزمموی چەند ساڵان هێشتا پڕ نەبوونێتەوە چ جای فەراغی دەرونی و لە نێویشیاندا بە تایبەتی بابەتی خۆکوشتن. بۆیە بە بڕوای من پێویستە بەڕاستی هۆشیاری ئیش لەسەر هۆشیاری گشتی بکرێت، چکە زۆر جار کەسەکە شەرمی بە باسکردنی هەیە، زۆر جار کەسەکە ینی بەسەراحەتەن من ئەوە بمورن لە ئەزمموی خۆمەوە باسی دەکەم، پرسیاری خۆکوشتن لە هەموو کەیسێک دەکەم کە دێتە بەردەمم، لە هەموو کەیسێک، چکە زۆر جار لەوانەیە کەسەکە خۆی ڕاستە بۆ هۆکاری دڵتەنجی هاتووە، بەڵام لەوانێت دوو هەوڵی خۆکوژیشی دابێت لەو کاتەدا لە خەیاڵی نییە باسی بکات. بۆیە تۆ پێویستە بەڕاستی خۆکوشتن هەڵێنجانە، هەڵی بێنجی لە کەسەکە، هەڵی هێنجی ئابوونی هەیە یان نییە. دووبارە سپاس بۆ دکتۆر ئەحمەد، هیوادارم فەراغە لە پێش چاو بگیرێ و ئیشی لەسەر بکرێت. دەست خۆش بە هەر بۆ ئیزافەی قسەکەی تۆ من درێژی ناکەم، بەزەوە میز بڵێم لە سویدا بۆ نمونەکات کە تۆ لەگەڵ نەخۆشێکە کە بینی ناتوانانی ئەو با بڵێن ئەو شتێککە ئەینوسی ئەبێ بینوسی ناتوانانی تەواویکێ ئەگەر پرسیاری سویساید نەکەی و ئەگەر نەنووسی کە بۆ نمونە سویساید ریسک هەڵسەنگاندنی مەترسی سویساید دیاریکە، ینی هەموو جار تۆ لەگەڵ هەموو هینەکە ببینوسیانی ئەوە شتێک ئەگەر نەکرێ
ئەوەی کە بەڕێزەیەکی ڕێک ئەوەیە کە ئەبێ بکرێ ئەوەشی کە ئێمە کێشەمای قسەی لەسەر ناکەین ینی گەورەترین مشکلەی سویسایدەوەیە کە لە بێدەنگیە بێ وەکو کۆمەڵگە ئیشمانەوەیە کە ئەو مۆزوعە چۆنەڵی داخین ینی قسەی لەسەر ناکەین ترسێکیش هەیە من هەدەفی قسەکەشمان ئەوە بوو کە ئەوەی بەڕێز ئەیکەی زۆر دروستە هەمومان قسەی لەسەر بکەین ینی هەر نەخۆشێک دێتە لات هەر لە پرسیاری مەسەلان وەکو خۆتەڵی جاری وایە مۆزوعەکەی بەس بۆ بکەیتەوە خۆی بۆت باسەکە بەس ئەترسێ ئەو زۆر جار مۆزوعێکی شەرماوەریشە خەڵک نایەوێ باسی بکە دەستان خۆش بێ دەستی خۆ خۆش بێ کاگی سەرکەوت بن مامۆستاگیان بورە دەست خۆش بە مامۆستاگیان ئازت کێشە بەس پرسیارێکم هەبوو شتێک لە نەزم سلایدەکە چەند سلاید بوو بەس نووسرا بوو نیشانەکانی خۆکوژی ئەجا پرسیارەکەم ئەوە بوو خۆ دەزانی خۆکوژی یان خۆکوشتن نەخۆشی نییە و نەس دیسۆردەرە نە سیندرمێکە ینی گونجاوتر نییە بڵین ئاماژەکانی خۆکوژی ئەکرێم شتان ئاماژ بن بۆی کەسێک هەوڵی من خۆم نووسی من نیشانەکانی خۆکوژی واتە تۆ چۆن کەسێک دەناسی ئەو کە خۆکوژیە ئاماژە دروستتر نییە شتێک نیشانەی هەبوو نەخۆشی بێت وە پێشنیاریش کراوە چەندە وەکو گوتم باسی ئەومان کرد کە پێشنیار کراوە بەرەو نەخۆشی بڕوە بەڵام نووسراوە indicators and signs of suicidal crisis ئەو ئاماژە و دەرخەرانەی کە دەرخەری ئاڵنگاری و قەیرانی سویسایدن بۆیە وەکو نیشانە بیانڵی هەرتەواوە وەکو دەرخەر بیانڵی هەرتەواوە تێگەشتی لە وەڵامەکە بارخان پرسیارەکەم ئەوە بوو نیشانە هەست ناکەم ینی پرسیارەکەم ئەوەیە گونجاوتر نییە بڵین ئاماژە وەک لە نیشانە با گونجاوترە مادامی دەکەی گونجاوترە ئەگەر تێبینی بکەیت لە سەلامەتیەکەشدا لە پلانە سەلامەتیەکەشدا بە کوردی نووسیمە نیشانە ئاگادارکەرەوەکان ئەو نیشانانەی کە ئاگادارکەرەوەن نیشانەی خۆکوژین بەڵام ئاگادارکەرەوەشن لەوانەیە کەسەکان ئەو نیشانانەی هەبێت بەڵام یەک بۆ دوو نیشان لەوانە هەڵدەبژێرێت هەی بێت لەوانەیە فکری خۆکوژیەکە ئەکتیڤ بێت بە مێشتیدا تێگەشتی ئاگادارکەرەوەکان بەڵام چه ئاگادارکەرەوەیە نیشانە ئاگادارکەرەوەکان عادەتەن وایە پێ دەڵێ پێما بێ و مشکلەیەکی ئۆتۆ نییە بەڵێ تا ئێستا خۆکوشتن نەخۆشی نییە بەڵام خۆ نیشانە تەنها بۆ خۆکوشتن بەکار نایە نیشانە تەنها بۆ نەخۆشی بەکار نایە بگورە دەست خۆش بێ بۆ پرسیارەکە دەگەر وەڵامەکەت پێگەشت بێ سپاس دەکەم ڕێزێکی ئەگەر پرسیاری هەیە سەڵتان دەستۆش ئوستاد پرسیارێکم هەبووم لەبوو چارەسەری خۆکوژی ئێمە چارەسەر CBT بەکاردێنین یان لۆگۆتێراپی حەسەب کۆنسێپچوالیزیشنی حاڵەتەکە دنیا خان لەما بێت دنیا خان حەسەب پارتیوەیەک بۆ کەیسەکە دروست دەکەی ئەگەر بزانی شتەکە ڕەبتی بە مانایی و بێماناییەوە هەیە و ئەگەر تۆ مختەزبی لە لۆگۆتێراپیدا باشترە کە لۆگۆتێراپی بەکاربێنی یان کاتێک دەزانی کەیسەکە بۆ دەرلاینە باشترە DBT بەکاربێنی بەڵام لە هەر یەکیان بەکاربێنی سویساید مامەڵەکردنی جیاوازی خۆی لەگەڵ دەکرێت ینی تەریقەکە DBT بێ CBT بێ لۆگۆتێراپی بێ پێرسن سنتەر تەراپی بێ EMDR بێ هەر شتێک بێت سویساید هاتە گۆڕێ هەموو شتێک ستۆپ دەبێ و ئیش لەسەر ئەوە دەکرێت بۆ بەکارهێنانی تەریقەکە وەکو گوتم حەسەب ئەوەی کە چوارچێوەیەکت بۆ کەیسەکە دروست کردووە ئەگەر ڕەبتی بە بۆ دەرلاینەوە هەبێ ینی با بڵێن هۆکارەکە بە کورتی هیوادار وەڵامەکە گەیشت بێت واتە سویساید نەخۆشی نییە ئێمە چارەسەری بۆ هەڵبژێرین
پلانی سەلامەتی و سەنگامی مەترسی و بەڵێنامەی خۆنە کوشتن هەیە لەگەڵیدا هۆکاری سوسایدەکە چییە بۆ دەرلاینە بایپۆلەرە سایکۆسە MDDە وەسواسیە بزانە کام چارەسەر بۆ هۆکاری خۆکوشتنەکە باشترین شتە ئیش لەست ئەوە هەڵبژێری بە پێی لە بەرچاوگرتنی پسپۆڕێکەی خۆت و توانای خۆت تمام دەستخۆش سوپاس دەست و چاوت خۆش بە کاک یوسف ئەمە هەمووکو ئەندامانی سایکۆفێر هەمووکو قوتابیانی بەشی دەروونزانی زانکۆی سەڵادین و زانکۆی سۆران خۆشلیەکەین لە ئەوەی وێبینارە چوات بۆ پێشکەشکردین بەڵاوی ڕاستیبی لە کۆتاییەکەی چەند دەقەی کۆتایی لە ناو وێبینارەکە نەمام بەڵام زیاتر لۆ ئێمە وەکو توێژەری دونی بەشەوەکی گشتی زۆر بە باشی باست کرد بەس ئێستا بۆ نمونە باسی بخۆتە زانی کەیسی خۆکوژی کەسێکی تۆزێک حساسە دەبی بە حساسی مامەڵی لەگەڵ بکەیت باسی ئەو لایەنانەت کرد بە توێژەری دەرونی چۆن پێویستە مامەڵە بکات لەگەڵ کەیسێک کە خۆکوژیە ئەو لایەنەت بۆ ئێمە ڕوونکردباوە بۆ ئێمە لەوانێ زۆر باشتر و بەسووتر بە بەڵام بە شێوەی گشتی خۆش بێ وابزانم زۆریشمان لە کات گرتی بەڵێ فەرموو بمبورە نازام لێرە بووی باسی ڕێگریەکانمان کرد چۆن ڕێگری لە بکەین بەڵێ بەڵام بۆ نمونە پاڵپشتی کۆمەڵایەتی ئایا توێژەری دەرونی توانە ئەوەی هەیە بۆ نمونە پاڵپشتی کۆمەڵایەتی بۆ زیاد بکات یان بۆ نمونە ئێمە وەکو توێژێرێکی دەرونی کاتێک کەیسێکمان لەلایە چۆن مامەڵی لەگەڵ بکەین ئەو لایەنە سەختی لەسەر کراباوە لەوانێ بۆ ئێمە زیاتر سوودی هەبوایە نازانم لەوانەیە کەم و کەسری هەبوو بێت بەڵام من دوعاخان کە قسەم لەگەڵ کردی تۆ بابەتەکان هەوڵدە دەرەنجامی توێژینەوە و شتی زانستی بێت زۆرتر نەکشتی ئەزمموی ینی کەمتر تەرکیزم کردێتە سەشتی ئەزمموی بەڕاستی بەڵام پاڵپشتی کۆمەڵایەتی ئیشی چارە سەرکاری دەرونیە چۆنیەتی ڕێگریکردن پێما بێک ناسینەوەی ئاماژەکان تێگەیشتن لە خۆکوشتن گرنگترین شتە لە سەرەتادا و بەڕاستی لەوانەیە بە سیمینارێکی ئاوا تۆ تەنها بتوانانی دەواازەیە دەرگایە بکەیەوە لەوانەیە نەتوانی چۆن بڵێ هەموو شارەکەیان هەموو گەڕێکەکە بە کەسەکە بناسیێنی بۆیە چاوەڕێ نیم بەڕاستی لێرەدا مشتێک کەڤەرکەم سەرەتاش باسم کرد کەم و کوڕی زۆر دەبێت لە دڵنیەوە لە سەعاتەیدا چکە وەکو گوتم ئێستا فیڵدێکی سەربەخۆیە ینی خوێندنی تایبەتی خۆی هەیە بۆیە ڕاستی ناکرێت لە کاتێکی ئاواکەندا تۆ هەموو ئەو شتانە کەڤەرکەی ئەوەی کە داشم ناوە لێرە بە کورتی دەرەنجامی توێژینەوەی دامناوە بەڵام باشترین شت بە بڕوای من کاتێک خۆت بە پێی توانای خۆت دەزانی ناتوانانی ئیش لەگەڵ کەسێکەکەی باشترین و ئینسانیترین شت کە تۆ بتەوێ بیکەی ئیحالەکردنە بۆ لای کەسێکی لە خۆت بە ئەزمونتر کەسێکی لە خۆت پسپۆرتر مەرج نییە توێژەری دەرونی مەرج نییە چارە سەرکاری دەرونی سوپەرمان بێ و بتوانێت لەگەڵ هەموو شتێک دەربەرێ و هەڵکات نەخێر زۆر جار شتەکان لە دەرەوەی توانای توان شتەکان لەوانە ئێمە هێشتا ئەوەندە گەشەمان نەکردێت کە بتوانین لەگەڵ ئەو حاڵەتە دەربەرین بۆیە باشترین شت لەو کاتەدا ئیحالەکردنە بەڕاستی بەدەر لەوە گرنگترین شت ئیمپاتیە تێگەشتنە لە کەسەکە هەوڵ دەی کە چۆن بڵێ هانی بدەی بۆ باسکردن تا دەتوانی هانی بدەی بۆ باسکردن و دەربڕینی بە پێی مختصی خۆت و بە پێی ئەوەی کە وەرگرتووە نازانم بەشەکەتان تا چەند لەو سەر بابەتە شتاوەریختووە بەڵام بە پێی ئەوە بتوانانی لەگەڵی بڕۆی هەنگاوەکان شتێکی باش دەبێت بەڵام بە دڵنیاوە لێرەدا ئەوە مشتا کە ڤەر ناکرێت داوای لێبوردنەمە ئەگەر کەم کوڕێکە بێت نامامۆستا ئەستەغفیرڵڵا مەبەستمەوە نیە کەم و کوڕی هەبێ تاوان بابەتەکان زۆر نانا تەرکیز بابەتەکان بە شێوەیەکی گشتی بۆ ئێمە وەکو قوتابیان زۆر سوودی هەبوو بەڵام مەبەستمەوە بوو ئەو لایەنەش ئێستا بۆ نمونە توێژەری دەرونی ئیمپاتی پێویستە هەبێت بۆ نمونە ئەوە هەبێت
وام پێ باشتر بوو بۆن منها باسی ئەو تۆزێک ئەو لایەنانە شت کردو بەڵام بە شێوەیەکی گشتی طبعاً وێبینارەکە زۆر پێرفێکت بوو. داوا دێتە سەر باسی کاونسڵینگ سکیڵەکانەوەی کە تۆ باسی دەکەی. سپاس دەکەم، بەڵامەوە بابەتێکی تر لەوانەیە بەڕێزێکی تر بێوێت سیمینار لەسەر ئیمپەتی بکە و سۆزی چۆن هاوسۆزی نیشان بدەیت. من لەوانەیە سەرچاوی باشی پێ بدەم و سیمیناری ئامادەکراویشی بۆ بنێرم، بەڵام ئیدیتی کاتشتی بۆ زیادکەم. هیواداریشم کاتە بێت لە داهاتوو لە سیمینارێک لەسەر خودی ئیمپەتی بکەین. پرسیاری تر ئەگەر ماوە سوپاسان دەکەم. چۆ پێماوێت سەحێماڵ زۆر لێمان پەس بووە. دوعاخان ئەلو دەستەکان خۆش بیکاک یوسف، مادیمان وەختێکی زۆر سوپاس. بەعکسەوە سپاس دەکەم، بزانم بێزار بوون کاتەکە زۆر درێژ بووە. نا دەستەکان خۆش من بخۆمە پرسیار درێژمان کردەوە زۆر سپاس. ئەگەر کۆتاشتت لەسەر سایکۆفێر شتێکت هەبی لەسەر ئەو گروپە جوانەی ئیتر کۆتایی پێدەین. سپاسان دەکەم، دەستخۆشیتان لێ دەکەم دووبارە. بەڕاستی من یەکەم جارمە داخلی و بابەتەش دەبم چکە لێتان ناشارمەوە، ینی باوەڕکە ڕۆ ساعتێک ئیجازەم کردووە هاتوومەتەوە زوو لەبەرە و سیمینارە لەوانە لاتان سیر بکە بڵە مێشتانانی وارم نەخواردووە. زۆر جار کاتەکە نابوونجێت دنا لە خەیاڵمە. بەڕاستیش بابەتەکان تێبینیم کردووە، بابەتەکان بەشێکی زۆر زۆریان زانستین، بەڵام هەوڵدەم خۆتان چەند تۆپیکێک دیاری بکەن کە دەزانن کێشەتان لەگەڵی هەیە، نەک پرس بە کەسەکە دەکەی پێی بڵێ لەسەر ئەوەی بێیان لەسەر ئەوەی بێ. لیستێک لە تۆپیکەکانی بۆ بنێرە، ئەوانە هەنە تۆ دەتوانین لەسەر کامیان بابەتێکمان بۆ ئامادەکەی. سوپاس دەکەین. مەبەستم چیە لەوە، ینی خۆتان وەکو چۆن ئێستا نازانم کام بەڕێزە بوو ئاماژەی بەوە کرد کە باسی بۆ نمونە ئیمپەتی بکرێت، باسی نیشاندانی ئیمپەتی. هەر یەکێکتان ڕاپرسیە بکەن چ بابەتێکتان پێ باشە بکرێتە وێبینار، ئەویان لەوانەیە بۆ خۆتان شتەکە ئاسانتر و بەرچاوتان ڕوونتر بێت دەربارەی بابەتەکان و لە کاتێکیشدا کەسەکە دیاری دەکەن لیستەکەی بۆ دەنێرن، بەڵام بابەتێکە بژێرە و ئاگادارمان بکەوە. ئەویانم پێ باشترە نازانم، بۆ من مشکلەم نییە، بەڵام باشترە بابەتەکان بەرنەمای داواکاری خۆتان بێت. دەستەکان خۆشبی زۆر سپاس. پێشنیاری هەم تو هەم بەڕێزانی ترکە کردیان ئینشاڵڵا قسەی لەسەر دەکەین. زۆر سپاس برادەران، سپاس لە هەمووتان لەوەی کاتە ئاخریمانەوە ئەو شێش کۆتایی پێهات. خواتان لەگەڵ. دەستان خۆش بێ ببوو لە سەرمێشان، کاتێکی خۆش و بە هیوای سوود و خواتان لەگەڵ.